سەرچاو کات ڕۆژگار بەخێر بێی برا سڵاوم هەیە سەرچاو کاک محەممەد زۆر بەخێر بێی ئازیزم ڕێزانی تربابێن تۆزێک دەوەستین چکە بەرنامەی ئەمڕۆمان زۆر گرنگە نمونەیەکی زۆر باش نیشان دەدا سەبارەت بە خلافەتی ئیسلامی ئەو خلافەتەی کە ڕۆژانە پێمان دەڵێن خلافەتی ئیسلامی ڕێک و پێکە ڕێز لە هین دەگرێت دەسەڵاتێکی باشە دێن ئەوە دەکەین بە نمونە سەرچاو کاک شێروان بەخێر بێی سەرچاو کاک جیم و هەولێری زۆر بەخێر بێی برا قسە دەکەین سەبارەت بە خلافەتی ئیسلامی و نمونەی کوشتنی عوسمانی کوڕی عەفان دەهێنینەوە بۆ ئەوەی بۆ هەموو کەس ڕوون بێتەوە ئەم مەسەلەیە ڕاستیەکەی چەند لایەن بۆ هەموو کەس ڕوون دەکاتەوە کە دەقەکانی قورئان لەلایەن محەممەدەوە نووسراوە جارێکی تر و هەروەها خلافەتی ئیسلامی لە یەکەم ڕۆژەکانی محکوم بووە بە شکست وڵا دوا لایبم دەبێت کاک محەممەد ڕاستەکەی تااقەتم نەما دواتر ئاماژەی پێ دەکەم بۆچی کەەوە ئاماژەیەک بۆ دەم بەڵام با بەڕێزان و ئازیزانی تر بێن ڕوونکردنەوەیەک دەدەم و دوا قسەی خۆم دەکەم سەرچاو سمێڵ قوتەکان ئەمڕۆ ڕیز بگرن گوێن مەدەن چکەوە دوا لایڤمە بەڕوا بکە گوێن بدەن دەزانی چۆنە وامەکەن پەشیمان بمەوە وامەکەن پەشیمان ببمەوە جا بە خۆتان دانیشن بە عاقڵی دوا ڤیدیۆیە سەرچاو بەخێر بێت بڕوا بکە بابەتم هەبوو لەسەر ئێزیدیەکان بەڕێزم گوڵاڵە و باسی و 72 شاڵاوم کردێکەوە دەسەڵاتی ئیسلامی لە خلالی 1400 ساڵی ڕابردوو کردویتە سەر ئێزیدیەکان و من یەکەم کەس بوویمە لە ناو میلەتی کورد ئاماژەم بەو ڕووداوە کردیە کە 72 شاڵاو لە خلالی 1400 ساڵی دەسەڵاتی ئیسلامی کراوەتە سەر ئێزیدیەکان بە بەڵگەوە قسەم لەسەری کرد واتە 19 ساڵ شاڵاوێک و زۆرێک لەم شاڵاوانە لە سەردەمی دەوڵەتی عوسمانی بە فتوای مەلا شێخ و شەیتانە کوردەکان بووە من بە دوور و درێژی ڕەنگ بێ ئەو بەڕێزانەی کە دەمێکە متابعەی ڤیدیۆکانم دەکەن شایەتی ئەوە بن بە دوور و درێژی قسەم لەسەریان کردووە خۆشیان ئەو ڕاستی دەزانم من یەکەم کەس بوویمە کە ئاماژەم بەوە کردووە سەرچاو بەخێر بن هەموو لایەکان بەخێر بن با تۆزێک برادرانی تریش بێن اینجا لە بیدای ڕوونکردنەوەیەک دەدەم اینجا دێنە سەر مەسەلەی کوشتنی عوسمان ئایا عوسمان چۆن کوژرا بۆچی کوژرا کێ کوشتی ئایا ئەمریکا بوو یا ئیسرائیل یا پیلانی سەهیۆنی و مۆساد و ئەو شتانێکەوە خۆیان باسی دەکەن ئەوە بوو یا مۆزوعەکە لە شوێنیشتر بوو لە سەرەتا دەمێ ئەوە بڵێم من سوپاسی هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە لە خلالی 2 ساڵی ڕابردوو ڤیدیۆکانی منیان شێر کرد ڕاستەکەی تەسەور نەکەن کەوا بۆ نمونە وەرگێڕانی کورتە ڤیدیۆیەکی 20 خولەکی بە 20 خولەک بکرێ هەرگیز ڕاستەکەی پێویستی بە 6 کاتژمێر هەیە هەر 20 خولەک وەردەگێڕی بۆ سەر زمانی کوردی وەری دەگێڕی تێکستی دەکەی پیایدا دەچیتەوە دای دەنەیت 6 کاتژمێری ڕێک پێدەچی لەگەڵ ئەوەش من لە خلالی 2 ساڵی ڕابردوو توانیومە نزیک بە 3000 دۆکیومنت وەرگێڕم بۆ سەر زمانی کوردی دۆکیومنتی زانستی تەکنەلۆجی پێشکەوتنی تەکنەلۆجی گەردونناسی پزیشکی کۆمەڵناسی سەبارەت بە کەڵتی موحەممەدیزم و هەتاوەکو دوایی بەڵام لەگەڵ ئەوەش ژمارەی ئەو کەسانەی شێریان دەکرد لە ئاستی ماندیبوونی مندا نەبوو ڕاستەکەی ئەوە تا ڕادەیەک منی بێهیوا کرد چونکە ناکرێت تۆ ڤیدیۆیەکی زانستی وەربگێڕی یا قسەی خودی مەلاکان وەربگێڕی بۆ سەر زمانی کوردی کە مەلای وەهابین یا مەلای جامع الئەزهەرن بەڵام تۆ لە کوردستانیش بێ بڵێ ڕاستەکەی من ناوێرم شێری بکەم ئێبابی بام بۆچی ناوێری شێری بکەی خۆ قسەی خودی مەلاکانە قسەی پشتیوان عەبدوڵڵا نییە مەلاکان ئەو قسە دەکەن جا لەبەر ئەوە بێجگەلەوەش ئەمە خاڵی دووەم هەر بابەتێک کەوا من پێشکەشی دەکەم
تەسەوڕ نەکەن بۆ نمونە بێم ئاوا بڵێم ێڵە دەی ئەو بابەتەی پێشکەشەکەم با بچمە سەر لایڤەکە و لایڤەکە بگۆم باش نەخێر بە پێچەوانەوە سەر چاو بەخێر بێن هەر بابەتێک پێشکەشی دەکەم بابەت هەیە 1 هەفتە 2 هەفتە 3 هەفتە ڕۆژانە سعاتێک 2 سعات خەریکی ئامادەکردنی مادەکانی دەبم بۆی بتوانم ئامادەکاری بۆ بکەم لەگەڵ ئەوەش دەبینم ژمارە ئەو کەسانەی شێری دەکەن کەمن لە چاو مادیبوونەی من دانینە ڕاستیەکەی ئەمەش جارێکتر وا لە مرۆڤ دەکاتەوە دەڵێ دەبی بە دوای ڕێگایەکتردا بگەڕێین بۆی بتوانین دەور و کارکردمان لەسەر خەڵک هەبێ دەبینی گەوجێک دەبەنجێک قسە دەکا تەنها خوڕافە بڵاو دەکاتەوە 200 کەس ڤیدیۆکەی شێر دەکا بەڵام بابەتێکی زانستی لە پێناو وشارکردنەوەی خەڵکە لە پێناو دەرخستنی حەقیقەت و ماهیەتی کەڵتی محەممەدیزمە کە دژی ئینسانیەتە خەڵک جورئەت ناکە شێر بکە بۆ نمونە لە سعودیا بزوتنەوەیەکی ئاتیستانە دژ بە ئیسلام سەری هەڵداوە خەڵک خەریکە بە ئاشکرا لە شەقامەکان قسە بکە لە فەیسبوک قسە بکە لە کوێیت بە ئاشکرا قسە دەکرێت لە قەدەر بە ئاشکرا لە بەحرین بە ئاشکرا لە میسر بنکەیان هەیە لە مەغریب بوونیان هەیە تاچی کورد ناوێری هیچ بکاتن بەلامەوە سەید و سەمەرەیە بەلامەوە سەید و سەمەرەیە کەوا هیچ کەس زۆربەی زۆری ئەو کەسانەی نەک من تەنها بۆ نمونە ڕەنگ بێگلەیەکی ئۆتۆم لە خەڵکی کوردستان نەبی بەڵام ئەوانەی لە ئەوروپاشن جارێکتر جورئەت ناکەن ناوێرن بوێریان تێدا نییە ڤیدیۆکان شێر بکەن لەگەڵ ئەوەش لە ئەوروپا دەژی بۆچی لەبەر ئەوەی من نامەوێت دایک و باوکم لێم تووڕە بن سەیرە سەرچاو بەلامەوە سەیرە لە کۆتایی دەگەیتە ئەو قەناعەتەی ڕاستیەکەی من بۆ نمونە ئەو بابەتی ئەمڕۆ نزیک بە هەفتەیەک زیاترە هەفتەیەکی چ 2 هەفتە دەبی خەریکی ئامادەکردنی مادەکانیم چەند کاتژمێرم بەسەر بردووە ڕەنگ بێ بتوانم بڵێم 30 کاتژمێرم بە ئامادەکردنی ئەو بابەتە بۆی بتوانم بە شێوەیەکی پوخت بە ئێوە بگەینم لە کۆتاییدا دێ 18 کەس بابەتەکە شێر دەکا سەیرە من بەڕاستی خەریکە بڵم ئەی مەسعود بارزانی کوڕەکەی مەلا مستەفای بارزان دەستت خۆش بی تۆ پڕ قابلی بەم ملەتەی هەیە بۆ نمونە مرۆڤی ناسراویشە پەیوەندیم پێوە دەکا لە ڕێگای تەلەفۆناتەوە ئەم بابەتە زۆر گرنگە بیوڕژێنی بەڵام کاتێک من ڤیدیۆکان وەردەژێڕم خۆی جورئەت ناکە لە لاپەڕەکەی خۆی شێری بکە بەڕاستی بەلامەوە سەیرە هەر بەڕاستی بەلامەوە سەیرە بەڕاستی بەلامەوە سەیرە جورئەت ناکە وەگەوەی وابی پشتیوان عەبدوڵڵا خوشکی نییە برای نییە باوکی نییە دایکی نییە وە بۆ زانیاریتان براکانم چەند جارێک تووشی هەڕەشەی ئیسلامیەکان بوونەتەوە لە کوردستان تەلەفۆنیان لۆ کراوە وە وەڵامیان ئەوە بووە ئێمە پەیوەندیمان بە ئەوە نییە ئەو کەسێکی ئازادە و کەیفی خۆیەتی گوێنیان پێدراوە ئیهانە و سوکایەتی کراون لە کۆتاییدا دەگەیتە ئەو باوەڕەی دوای 2 ساڵ بەردەوام ڕۆژانە هیلاک بوون ماندبوون شەو ڕۆژ دەخەیتە زەر بڕوا بگەن شەو هەبوو 4 کاتژمێر خەوتوم سەرچە 4 کاتژمێر خەوتوم تەنها لە پێناو ئامادەکردنی بابەت وە تەنانەی ئەوانەی خۆیان بە هاوڕێژ دادەنێن لە ڕاستیدا زۆربەی زۆریان هاوڕێ نین من زۆر شتم بۆ ڕوون بوویتەوە بەڵام ناتوانم زۆر شت بدرچێنم هەیە فەلسەفەی ئەوە لێتدا کە پەرتووکێکی نووسیوە دژ بە ئیسلام یا 2 پەرتووشی نووسیوە ئێ باوکی باوکم بەخوا بمویست بە لە 2 ساڵی ڕابردوو 20 پەرتووکم دەنووسی ئەگەر هاتوو ناوبانگ دەرکردنی مرۆڤ لە ڕێگای پەرتووکەوە بێ منیش دادەنیشتم بۆ نمونە هیچ پەرتووشی نووسی بە 10 پەرتووکم وەردەجێڕایە سەر زمانی کوردی بەڵام من دەزانم خەڵکی کورد نەخوێندنەوارە لە کۆتاییدا چۆن دەزانم نەخوێنەوارە چکە دەی دەقەکانی قورئانیان بە وەردەجێڕی دێن جوێن پێ دەڵێن ئەوە لە ئاینەکەی ئێمەدانیە سەیرە ڕۆژێکیان فەرمودەیەکی محەممەدم دەخوێندەوە کەسێک هات جوێنیدا گوتی سەگ باوک نەکی قورئان بخوێنی تۆ چکە پیسی دەکەی حەدیثم دەخوێندەوە وای دەزانێ قورئانە لەبەرەوەی بە زمانی عەرەبی بوو یعنی گەوجاتی ئەو ملەتە گەیشتۆتە ئاستێک تەسەوڕ ناکرێت دواکەوتوترین ملەت لەسەر گۆی زەمین کوردە ئەفغانیەکان زۆر لە ئێمە باشترن دوێنێ قەناعەتم بەدایکێک و کچێکی ئەفغانی هێنا کە واز لە ئیسلام بێنن و خۆشبەختانە وازیان هێنا لە ڕێگای قسەکانی من بڕوا بکەن لە خلالی 20 دقیقە قسەکردن و وازیان هێنا بەداخەوە ناتوانم ئاماژە بەناوەکانیان بکەم بەڵام میلەتی کورد هەرگیز
ئامادە نییە باشە هەرچیز ئامادە نییە میلەتێکی سەیرە لێگەڕێن با مێژوو خۆی تاقی بکاتەوە بەرامبەر ئەو میلەتە جارێکی تر با فتوحاتی ئیسلامی بەرامبەر ئێمە با دەست پێ بکە چۆن ئەنفال دەستی پێکرد با ئەنفالێکی تر بێ چۆن تا ئێستا 72 شاڵاو بەسەر ئێزیریەکان بۆ بابی بە 144 شاڵاو چۆن کاتی خۆی 1400 ساڵ بەل ئێستا بەشمشێر سواری داپیرانی گەورەمان بوون باجارێشتر با سواریان ببنەوە چۆن کچەکانی ئێمەیان کرد بە کەنیزە بابیان کەنەوە بە کەنیزە چۆن باپیرانی ئێمەیان کوشت بابیان کوژنەوە چۆن مناڵانی ئێمەیان باپیرانی ئێمەیان کرد بە کۆیلە با بکرێنەوە بە کۆیلە با خۆی باجارشتر دەست و پەنجەی با لەگەڵ نەرم بکاتەوە بۆ ئەوی با بگا بەو قەناعەتەی کە ئەوە جگە لە کەڵتێک هیچی تر نییە ملەتێک بڕوای وابێ ملەتێک بڕوای وابێ سەرچاو کە ئەڵڵا پێویستی بە ماڵێک هەیە لە دوورگەی عەرەبی دروستی کردبێ و ماڵەکەی ئەڵڵاش دەبی دراوسەی شەیتان بێ و ڕۆژانە دەبی سوزدە بۆ ئەڵڵاکەی بە هەرچەندە ئاراستەی سوزدەکەی بە ئاراستەی شەیتانیشە ئەمە جگە لە مرۆڤێکی گەوج و دەبەنگ هیچی تر نییە جگە لە مرۆڤێکی گەوج و دەبەنگ هیچی تر نییە خدایە کەوا کەون و کائیناتی دروست کردبی پێویستی بەوە بۆ ماڵێک لە دوورگەی عەرەبی دروست بکە سەیر و سەمەرەیە یعنی ئینسان عەقڵی لەدەست داوە منتەقی لەدەست داوە لۆجیکی لەدەست داوە ڕۆژانە کڕنۆژ دەبا لە 5 نوێژدا 17 جاردا ڕووی دەکاتە قیبلە و قینجی دەکاتە دواوە سەیرە پێی وابی ئەمە خواپەرستی و خواپەرستی ئەمەیە زۆربەی ملەتی ئێمە حەزی لە جاشایەتیە حەزی لێ جاشبی حەزی لێیە کۆیلە بی حەزی لێیە بۆ نمونە زۆر شانازی بەزار چیرنایک دەکا بە عەدنان ئیبراهیم دەکا بە یوسف نازانم چێ دەکا بەڵام کاتێک پشتیوان عەبدوڵڵا و فڵانە کەس دێ ڕاستیەکانیان پێ دەڵێ جوێنت پێدا ئیهانە و سوکایەتیت دەکا دەبی جیناتێک هەبی لە پێکهاتەی جیناتی مرۆڤی کورد کە بەرپرس بێ لە جاشایەتی تێکەڵ بێ بە جاشایەتی باشە کە تێکەڵ ببێ جیناتێک هەبێت چکە زۆر جار وێ ژینگە دەور و کارکرد لەسەر پێکهاتەی جیناتی مرۆڤ دادەنێ دەیگۆڕی تووشی میوتیشنی دەکا شتێک هەیە بە ناوی جینی بترێڵ جین واتە جینی خیانەتکاری جینی خیانەتکاری هەیە لە ناو پێکهاتەی جیناتی ملەتی کوردە دێ کاتێک تۆ هەمان قسە دەکەی لە لایڤەکان جوێنت پێدا بەدایکت بەخۆش کرد بەڵام کاتێک دێی هەمان ئەو قسەی من کردومە هی مەلایەکی عەرەب دەهێنم هەمان قسەی من دەکاتەوە یا من هەمان قسەی ئەو دەکەم وەری دەژێڕم جورئەت ناکە لەژێر ئەم ڤیدیۆیە یەک گوێم بدا هەمان قسەشە بەبێ خلافات هەمان قسەیە بەبێ خلافات دەستەمۆ دەبی دەست بەجێ لەبەرەوە ئەو کارەی من کردومە لە خلالی 2 ساڵی ڕابردوو زۆر بووە لەبەرچی لە بیدایەت ئامادە سازیم بۆ کردووە 2-3 ڤیدیۆ بینەوە هیمەلاکان وەری بجێڕە بۆی خەڵکەکە لێ ڕابێ اینجا بێنە دەقەکان بینە بە زمانی عەرەبی داینێ و وەری بجێڕە بۆ پۆستێک اینجا بینە تەنانەت بە زمانی عەرەبی دەشم خوێندەوە و وەری بجێڕە اینجا پێشکەشیکە لە هەموو ئەوانە ئەخیرەکەی جوێنەکە بۆ من دەهات بۆ دایک و بۆ خوشک و بۆ نازانم چی بچێ ئەمە حاڵی میلەتی کوردە هەمووی لە دواوە دەستخۆشی دەکا بەڵام کە من ئەوانەی کە جورئەت بکەن کە دۆکیمەنتارەکانیش بۆ نمونە شێر بکەن سەیرە میلەتێکی سەیرە ڕێزم هەیە بۆ بەڕێزەکەم ڕۆ پەیوەندی پێوە کردم دکتۆر گیان من یعنی هین ئەستێرەم زۆر خۆش دەوێت دەکرێ ژمارە تەلەفۆنەکەم دەی گوتم باوکی باوکم تۆ پێت وایە من چیم ژمارە تەلەفۆنی ئەستێرەم لایە من نزیک 6 هەفتەش دەبێت قسەم لەگەڵی نەکردی ئەسڵان سەیرە ئەو میلەتە زۆر سەیر و سەمەرەیە سەر چاو کاک بێستم بەخێر بێی نازانم یعنی تاکەی ئێمە لە ئیسلام بترسین هەموو ملت لە ئیسلام هەڵساوەتەوە گەیشتۆتە قەناعەت لەگەڵ ڕوخانی داعش ماهیەتی ئەم کەڵتە بۆ مرۆڤایەتی ڕۆشن بووتەوە هەموو کەس دەزانێ بای چەندە تاکەی لەم کەڵتە بترسین بۆچی لەم کەڵتە بترسین بۆ نمونە
سێ ڕۆژ بەر لێستا ڤیدیۆیەکم دانا. شێخ محەممەد حەسان کە یاسر حەبیب یەکێکە لە زانە بلیمەتە شیعەکان، جازانەکانی شیعە زۆر عاقڵترن، شارەزاییان باشترە. محەممەد حەسانی گرتووە لە وتارێکی هەینی. محەممەد حەسان دێباسی عمرو بن حەمەق الخوزاعی دەکا. ئەو گەوجە نەیزانیوە ئەمە یەکێکە لە یاوەرەکانی محەممەد ڕەضای خوای لەسەر بێ، نەیزانیوە. دێ لە وتاری هینی هێرش دەکاتە سەری، دڵێ ئەو باش خوێڕی سەرسەری بێ ئەخلاق 9 خەنجەری لە عوسماندا، گوتی 3 خەنجەری یەکەم بۆ ئەڵڵا و 6 خەنجەری دووەم بۆ دامرکانەوەی دڵم. دواتر کاتە خوتبەکەی تەواو دەکا، زانکۆی ئێسار پەیوەندی پێوە دەکا، دەڵێن ولەک کورە تو چیت کرد؟ هەتی ئێمەت ڕیسوا کرد. لۆ کورە بابە ئەوە عمرو بن حەمەق الخوزاعی ئەمە یەکێکە لە یاوەرەکانی پێغەمبەر، ئێمە دەزانین ئەو کوشتوویەتی، بەس ئێمە 1400 ساڵە فرت و فێڵ دەکەین و دەیشارینەوە، دڵێن پیاوێکی یەهودی بووە، تۆ ئێمەت ڕیسوا کرد. دێ لە وتاری دووەمی چی دەڵێ؟ من داوای لە بردن دەکەم، من وەم زانی، یعنی دەزانی چۆنە، من وەم زانی عەمرو بن حەمەق کەسێکی ترە بەو ناوە ڕەضای خوای لەسەر بێ، دێ یەکسەر فەڵدە لێدا. ئێستا بڕۆ مقابلە لەگەڵ هەمان مەلا بکە، دواتر بڵێ چێ عوسمانی کوشت. ڕاستەکەی یعنی دیار نییە، بەڵام زیاتر پێدەچی پیاوێکی یەهودیە. بۆچی پیاوێکی یەهودیە؟ ئەی تۆ لە وتارەوە نا لە وتارەوەم گوت، بەڵام کاتێک چووم یعنی سەیری پەرتوکانم کردو بینیم سەنەدەکە زۆر لاوازە، سەنەدەکە زۆر بە قووەت نییە، یعنی سلسلەی جێڕانەوەی ئەحادیثەکە زۆر لاوازە و بە زەعیفمان داناوە. سەیریکە واتە ئەو مەلا گەوجە ئەگەر بیزانیە ئەمە یەکێکە لە یاوەرەکان، دەهات لە تەلەڤیزیۆن درۆیەکی دەکرد، چیرۆکێکی تری بۆ قەزیەی کوشتنی عوسمان دەدۆزیەوە. جا تەسەوڕکەن هەموو چیرۆکەکانی ئیسلام بەو شکل و شێوەیە، هەموو چیرۆکانی ئیسلام بەو شکل و شێوەیە، هەمووی لەسەر بنەمای درۆیە. 1400 ساڵە درۆمان لەگەڵ دەکرێ، درۆمان لەگەڵ دەکرێ، درۆمان لەگەڵ دەکرێ. و بۆچی ئینکاری دەکەن؟ ئەمڕۆ بۆتان ڕوون دەکەمەوە. مۆزوعی کوشتنی عوسمان، بابینە سەر بابەت. مۆزوعی کوشتنی عوسمان، تۆزێک باسی عوسمان دەکەین، اینجا دەینە سەر بابەت. و من مۆزوعی عوسمانم وەرگرتیە چکە دەسەڵاتەکەی نزیک 12 ساڵ دوای مردنی محەممەد دەست پێ دەکا، دەسەڵاتەکەی بۆ ماوەی 12 ساڵ بەردەوام دەبێ، سەیری ئەو تەربەگەیە بکەن کە لەگەڵ مردنی محەممەد ڕوو دەدا. بۆ نمونە وەک دەزانن محەممەد ڕۆژی دووشەمە دەمرێت، چوارشەممە تەرمەکەی دەنێژرێ، 3 ڕۆژ ململانەیە لە پێناو دەسەڵات لە نێوان ئەنساریەکان لەگەڵ عومەر و ئەبوبەکر، و هەروەها لە نێوان عەلی لەگەڵ عومەر و ئەبوبەکر. دواتر ئەبوبەکر دەڵێ بڕۆ بۆ ماڵی عەلی، یا ئەوەتە دەبی موبایعەم پێ بدا، یا بیسووتێنە، یا ماڵەکەی بسووتێنە، باشە، یا ماڵەکەی بسووتێنە لە یەکەم ڕۆژەکانی. واتە عومەری کوڕی خەتاب کە ئێمە ناتوانین، یعنی سەید و سەمرەکە لەوەیدایە، سەید و سەمرەکە لەوەدایە، هەموو لێمان بوون بە پێغەمبەر. تۆ ناتوانی باسی عومەر بکەی، ناتوانی باسی ئەبوبەکر بکەی، ناتوانی باسی عوسمان بکەی، ناتوانی باسی ئامینە بکەی، کورە ئامینە خۆی محەممەد دەڵێ دایکم کافر بوو لە دۆزەخە، ماڵم بە قوڕ نەگرتبن، ناتوانی باسی عەبدوڵڵا بکەی. ئەوانە هەموو لێمان بوون بە خوا و بە پێغەمبەر. عومەر خۆی بە پێغەمبەرەکەی دەڵێ، پێغەمبەرەکەی دەڵێ نامەیەکم شتێکم بۆ بین لەگەڵ قەڵەم وەسیەتتان بۆ بنووسم، دەڵێ بۆی مەینن ئەو وڕێنە دەکا، وڕێنە بە پێغەمبەرەکەی دەڵێ وڕێنە. ئێستا ئەگەر هاتو ئێمە بڵێن پێغەمبەرەکەتان وڕێنەی کردیە لەسەر مەرگ، دڵێن دایکت ئاوا و خوشکت ئاوا. سیر و سەمەرەیە، ملەتێکی سیر و سەمەرە و زۆر سیر و سەمەرە گەوجێنراوە، بە شێوەیەکی موبەرمەج گەوجێنراوە. وەلحاصڵ ئەبوبەکر دەبێت دواتر ئەبوبەکر لەلایەن عومەرەوە ژەهر خوار دەکرێ، پاش 2 ساڵ و مانجێک لە دەسەڵاتەکەی عومەر ژەهری دەداتێ، دەیکوژێ، و ئەمەش بەڵگەی مێژووی لەسەر هەیە. هیوادارم کەسێک باسی بکاتن.
باشە سەری ئەو سەر و شکلەی کە هاتی وا جوێن دەدا لە هیچ خۆڕاییەوە تەبشاکە هاتی لە هیچ خۆڕایی جوێن دەدا کورە گەوجینە پێم وتن جوێن مەدەن جوێن بدەن دەزانی چۆنە جوێن بدەن ڕۆژانە 5 ڤیدیۆتان لەسەر دەدەکەم بڕیار وایە ئەمە دوا ڤیدیۆم بی دەمی خۆتان بگرن قسەی زیاد مەکەن قسەی زیاد مەکەن پێم وتن ئەمە دوا ڤیدیۆمە ئەگەر محتەرەم بن هەر وەک بەڵێنم داوە هیچ تر ڤیدیۆ دەرناکەم تاقەتم نەماچکە خۆم بۆ نمونە عومەر ئەبوو بەکر ژار خوار دەکات وا هیوادارم کەسێک بتوانی کاکفات یا کەسێکتر بابەتی لەسەردا بنێ عومەر دووبارە لایەن موسڵمانانەوە دەکوژرێ ئەبوو لوئەکی بۆ دەدۆزنەوە عەجیب غەریب کاتێک بۆ نمونە عومەر دەکوژرێت دواتر ئێستاکە بازەکەین کەوا چۆن عوسمان بووە بە خەلیفە کوشتنی عوسمان کوڕی عەفان سەر بە بەنی ئومەیەیە و بە چوارەم کەس دادەندرێت کە دەبێت بە ئیسلام بە گوێرەی سەرچاوەکانی ئیسلام توڕاسی ئیسلامی و ئیبن هیشام هەتاوەکو دوایی و هەروەها لەم دەکەسەیە کە پێیان دەوترێت عەشرە الموبەشەرە بالجەنە ئەو دەکەسەیە کە ئۆتۆماتیکیەن دەچنە بەهەشتەوە بە پێ لێکۆڵینەوە واتە لە ڕۆژی قیامەت لە ڕۆژی حیساب کاتێک زیندوو دەبووینەوە هەموو مرۆڤێک لە بەردەم خوداکەی ڕادەوەستێ بەڵام ئەوانە ئۆتۆماتیکیەن دەچن بۆ بەهەشت پێویست بە لێکۆڵینەوە و حیساب و ئەو شتانە ناکا محەممەد بە کەیفی خۆی بۆ نمونە ڕەشماڵەکانی بەهەشتی دابەش کردیە ئەوە عەشرە موبەشەرە یەکێکە لەوانەی کە ئۆتۆماتیکیەن دەچی بۆ بەهەشت و هەروە پێی دەوترێت ذو النوورەین واتە پیاوی خاوەن دوو ڕووناچێکە بۆچی چکە دوو کچی محەممەدی هێناوە ڕوقیە و کەلثوم هەرچەندە ڕوقیە و کەلثوم کچی محەممەد نینە بێجگە لە فاتیمە گوایە کاتێک لە مەکە ژیاوە خەریکی بازرگان بووە پیاوێکی دەوڵەمەند بووە جا سەیر و سەمرە لەوەی دای توڕاسی ئیسلامی دەچی سەیری هەمووی دەکەی ئەشرەفی بەنی قوڕەیشە ئەشرەفی بەنی ئومەیەیە ئەشرەفی بەنی نازانم چێیە دواترش کاتێک دەچی لە یەکێک لە فەرموودەکان دەڵێ لەگەڵ پێغەمبەر دانیشتی و پرسیەتی پێغەمبەری ئەڵڵا ئەدی دەبی باوکی من چێبی وەڵایی تۆزێک لە باوکت ناچی چۆپێ دەچی لە پیاوێکی تربی بەڵام لەگەڵ ئەوەش لە توڕاسەکەیان لەو لاوە دەڵێ ئەشرەفی قەومەکەی خۆی بووە سەیر و سەمەرەیە با نەچینە سەر ئەو بابەتی لابەلا بۆی بابەتەکە بتوانین پێشکەش بکەین و هەروە لە شەڕی بەدر بەشدار نابێت گوایە بیانووی بۆ دەینەوە ڕوقیە کە ژنی بووە نەخۆش دەکەوێت و یەکێک لە مەلاکان کاتە قسە دەکا وەک ئەو وایە جەنابی لەوێ بوو بێ دەڵێ وەڵڵاهی وەبیللاهی وەتڵڵاهی ڕوقیە تای گەلە گەرم بووە ئەو ڕۆژی دەڵێ تای ڕوقیەی گەلە گەرم بوو جەنابی لەوێ بوو محراریشی پێ بووە ڕوقیە گیان دەمی خۆت بکەوە بخەناو دەمەت وەڵای تای یعنی 40 دەرەجە و تۆزێک لەسەرەوەیە بڕوا بکەن ڤیدیۆکە مەجاڵم هەبیتن دەم بۆ وەری دەجێڕم بۆ تای زۆر گەرم بووە تای زۆر گەرم بووە و لەگەڵەوەش بەشدار نابێت لە شەڕی بەدر چکە کەسێکی جەبان و ترسنۆک بووە محەممەد بە ناوی بەدریەکان واتە ئەوانەی بەشداریان لە بەدر کردیە ئاماژەی پێدەکا و بەشێک لە غەنیمەکانی شەڕی بەدری پێدەبەخشێ باشە هەروەک لە فەرموودەیە کاتووە دەڵێ قال رسول الله پیغمبری الله فرموی لك أجر رجل شهد بدرا وسهمه واتا أي كري عفان تو پاداشتی پیاوێکت هەیە کە لە شەڕی بەدردا بەشدار بوو بێ و بەشە غەنیمەشت هەیە واتە بەحساب لەگەڵەوەش بەشدار نەبووە بەڵام پێغەمبەری الله بە بەشداری دادنێ و لە شەڕی ئوحد لەگەڵ جەنابی جوبرائیل و نزیک 3000 فرشتە ڕادەکا چکە موسڵمانەکان لە شەڕی ئوحد دەشتێن و گوایە جەنابی جوبرائیل بەشدار دەبێت لەو شەڕەدا بە پێی فەرموودەکان توڕاسی ئیسلامی و هەروە گوایە ئەڵڵا 3000 فرشتەی بۆ دادەبەزێنی لەگەڵ ئەوە ژمارەی قوڕیشەکان کەم دەبی و بزانام نزیک 1000 کەمتر دەبێ بەڵام سوپای موسڵمانان دەشێ عومەر دەیتەقێنی و پێغەمبەری ئەڵڵا ڕادەکا و ئەبوو بەکر ڕادەکا و تەنانەت پێغەمبەری ئەڵڵا بە حوکمیەوەی ورگن دەبێ و ناتوانی زۆر ڕابکە تەڵحەیە ئەگەر هەڵەنەوەم پشتی خۆی دادنێ و بۆی پێغەمبەری ئەڵڵا بچیتە سەربەردێکی بەرزەوە بۆی شمشێری نەگاتەیە و فرشتەکان ڕادەکەن و جوبرائیلیش تێی دەقێنێ و ڕادەکا
وهروەها لە حونەین دووبارە عوسمانی کوڕی عەفان ڕادەکا. عوسمانی کوڕی عەفان لێرەوە بۆمان ڕوون دەبێتەوە لە یەک شەڕ بەشدار نابێت سەرچاو. وهروەها گوایە کاتی خۆی کاتێک پێغەمبەری ئیسلام چووە بۆ مەدینە بینیوێتی کێشەی ئاو هەیە. لێرەوە دەچی بیرێک هەیە بە ناوی بیری ڕوومە. دەچی لەگەڵ خاوەنەکەی قسەی دەکات، دواتر ئیتفاق دەکەن لە خاوەنەکەی بیکڕی بە پارەی عوسمان بیرەکە دەکڕێ بۆ خەڵکی مەدینە. و هەروەها بە پارەی عوسمان چەک و تەدارەکی سوپای موسڵمانان ئامادە دەکرێت بۆ تەبوک کەوا بە ئاراستەی ڕۆمەکانە. و عوسمانی کوڕی عەفان کاتێک دەبی بە ئیسلام تاوەکو کوژرانی کە دەکا نزیک ماوەی 37 ساڵ 40 ساڵ ئیش ناکا، بەرد ناخاتە سەر بەرد. بەڵام کاتێک لە مەدینە دەبێت لەگەڵ کەسێکی تر خەریکی لەگەڵ عەبدوڕەحمان بن ئەوفە ئەگەر هەڵە نەبم خەریکی بازرگانی کۆیلەیە. بۆ نمونە ئەو کەنیزانەی واروە ئەو کۆیلە مناڵانەی کە موسڵمانان لە غەزوەکان دەیگرن دەیهێنن لە بازاڕی مەدینە دەیفرۆشن، عوسمانی کوڕی عەفان دەیان کرێ، مناڵ دەکرێ و کچ دەکرێ و ژن دەکرێ و پیرێژن دەکرێ و دەیەبا بۆ منتیقەکانی تری حیجاز دەفرۆشێتەوە، خەریکی بازرگانی کۆیلە دەبێت. وەلحاصل بۆ ماوەی 40 ساڵ کار ناکە، تەنها خەریکی جاربەجار بازرگانی کۆیلێ، واتە کڕنی فرۆشتن بە مرۆڤ دەکا. و هەروە کەسێکە لەوەی کە لەو کەسانەیە کە یەکەم کۆچ دەکا بۆ حەبەشە لە ساڵی 650 زاینی لەگەڵ 80 کەسی تر کۆچ دەکەن بۆ حەبەشە بە سەرکردایەتی عوسمان بۆ ماوەی 4 تا 5 ساڵ. و دواتر پێغەمبەری ئیسلام پێی دەڵێت بە گوێرەی فەرموودەکان کاتێک عوسمان پارە دەدات بۆ کڕینی بیری ڕوومە یا ڕوومیە، وهروە سوپای موسڵمانان بە پارەکەی خۆی ئامادە دەکات، چەک دەکرێت، تەدارەت دەکرێت. جارێکی تر پێغەمبەری ئەڵڵا پێی دەڵێت ئەی عوسمان تۆ بەهەشتت مسۆگەر کردووە و لەمە و دووە هیچ گوناحێکت بۆ نانووسرێت. واتە بێجگە لەوەش لەو دە کەسەیە بۆ نمونە لە قیبلە ڕووی خۆیان وەرسوڕاندێک وایە دەڵێن ئەی عوسمانی کوڕی عەفان تۆ بەهەشتت مسۆگەر کردووە، لەمە و دووە هەر شتێک بکەیت یەک گوناحت بۆ نانووسرێت. یعنی بەکەی خۆت بکە و بگرە و چی دەکەی بیکە بۆت نانووسرێت، تۆ مسۆگەرت کرد بابی باومێ، ئەی لەمە و دووە چی دەکەی چی ناکەی، زۆر تەبیعی و زۆر ئاساییە. وهروە بە گوێرەی فەرموودەکانی موحەممەد فریشتەکانی ئەڵڵا شەرمیان لە عوسمان کردیە، فریشتەکانی ئەڵڵا شەرمیان لە عوسمان کردیە. وەڵە ڕابردووش باسمان کردیە کاتێک موحەممەد گەڵ و گونی لە دەرەوە دەبێ، ئەبوو بەکر دێ ئایشەی لا دەبێ ئاسایی ئەرەوە پاڵی داوەتەوە، عومەر دێ پاڵی داوەتەوە. کاتێک عوسمان دێ یەکسەر هەڵدەسی و دادەنیشی و خۆی هین دەگاتن، ئایشە دەڵێ بەلامەوە سەیر بوو، عومەر هات بەلاتەوە تەبیعی بوو، گەڵ و گونن لە دەرەوە بوو، باوکم هات گەڵ و گونن لە دەرەوە بوو. کەچی عوسمان هات بینم دانیش دەڵێ ئەخەر دەزانی چۆنە ئایشە، دەڵێ یعنی فریشتە شەرمی لێ دەکا، من چۆن شەرمی لێ نەکەم. باشە سەر چاو بەخێر بن. چۆن دەبێت بە خەلیفە؟ لە ساڵی 644 تاوەکو 656 واتە بۆ ماوەی 12 ساڵ دەبی بە سێم خەلیفەی ڕاشدین. سەر چاو بەخێر بن. کاتێک عومەر دەکوژرێت گوایە ئەبوو لؤلؤە خەنجەری لێددا، عومەر بۆ ماوەی 3 ڕۆژ بۆ نمونە خەنجەری لە پشتەوە لێددا لەسکی دەرەچی، عومەر داوای چی دەکات، دەڵێن ئەی ئەمیری ئیمانداران چیت بۆ بێنین لەسرە مەرگا، دەڵێ خەمر ئەلکحول شەراب، یعنی خوێک بگری بە شیری تەرک ناکەی بە پیری. عومەر یەکێک بۆ لەوانەی کە مەشهور بووە بە مێبازی و هەروەها مەشروب خواردنەوە، چەندە دواتر تەرک دەکا و داوا لە پێغەمبەری ئەڵڵا دەکات دەقدا بزێنێ سەبارەت بە تەرککردنی مەشروبات، و ئەڵڵا لە ئاسمانی حەوتەمەوە جێی لە دەقەکانی عومەر دەبێ وەری دەگرێ و دەیلا بە جوبرائیل دەڵێ هەمان دەقدا بزێنە بۆ موحەممەدی نازدارمان. واتە وەحی لە عومەری کوڕی خەتابەوە بۆ ئەڵڵا دەڕوا، ئەڵڵا دەیلا بە جوبرائیل دادەبەزێتەوە بۆ موحەممەد. وەلحاصل بەڵام لەسەر مەرگدا داوای خەمر دەکا، کاتە خەمری دەنێ لە برینەکەی دێتە دەرەوە. عومەر 6 کەس دیاری دەکات کە یەکەکیان بکرێن بە خەلیفە. یەکەم
ئەو کەسانە چێن 6 کەس دیاری دەکات پێشەوەی بمرێ: علی کوڕی ئەبی طالب، عثمان کوڕی عەفان، عەبدوڕەحمان بن عوف، سەعد بن ئەبی وەقاس، زوبەیر بن عەوام، طەلحە بن عوبەیدوڵڵاه. باشە 6 کەس. 6 کەس دیاری دەکات کە دەڵێ دەبی لە ناو خۆتان ئیتیفاق بکەن کەسێک لەمانە بکەن بە خەلیفە. وەک وایە دەڵێن کوڕەکەی خۆی بەناوی عەبدوڵڵاه بن عومەر دیاری دەکات کە بێ بە حەکەم لە نێوانیان. وەلحاصڵ عوثمان دەکرێت بە خەلیفە. چۆن بووە چۆن نەبووە هەڵبژاردنەکە و ئەوەی پێ دەوترێت شورا لە نێوان موسڵمانان قسەی قۆڕ و بێمانایە. موسڵمانان ئاگایان لە هیچ نەبووە. لە سەردەمی عوسمان قورئان کۆ دەکرێتەوە. عوسمان کۆمیتەیەک دروست دەکات کە 4 کەسی تێدایە: زەید بن ثابت، عەبدوڵڵاه بن زوبەیر، عەبدوڕەحمان بن حارث، سەعید بن الحارث ئەگەر هەڵە نەبم ناوەکەیەتی. ئەوانە دەست دەکەن بە کۆکردنەوەی قورئان و سووتاندنی هەموو کۆپیەکی قورئان کە بوونی دەبێت لە مەککە و مەدینە لە هەر کوێیەک دەیسووتێنن. وهروەها عوسمان پێیان دەڵێ ئەگەر هاتو خلافاتان هەبوو لەسەر دەقێک کە بە چ شوەیەک دەخوێندرێتەوە ئەوە بە شێوەی قوڕەیش بینووسنەوە. لەگەڵ ئەوەش محەممەدی نازدار پێغەمبەری ئاخری زەمان ئەشرەف الئەنبیا ئەشرەفی خەڵق بۆ نمونە وەسیەت دەکات دەڵێ کاتێک قورئان تەنها دەرێ قورئان لە 2 کەس وەربگرن کە عەبدوڕەحمان عەبدوڵڵاه بن مەسعود وەروە معاذ بن جەبەل بێ. بەڵام عوسمان ئەم دووە وەلاوە دەنێ ئیهمالیان دەکات لە 4 کەسی تر وەردەگرێت. واتە پابەندی وەسیەتی پێغەمبەر نابێ و دەقی قورئان پێمان دەڵێ هەر کەسێک گوێرایەڵی پێغەمبەر و ئەڵڵا نەبێت ئەوە یعنی کافرە هەڵگەڕاوەیە شتێکی لەم بابەتە لێرە دەبین کەوا پابەند نابێت. کاتێک عوسمان قورئان کۆ دەکاتەوە دەست دەکات بە سووتاندنی قورئانەکانی پێشوو و عوسمانیش پێویست ناکە بەڕاستی پابەند بێت چونکە باشتی بە گەرەنتی وەرگرتیە. ینی بۆچی پابەند بێت؟ بۆچی نوێژ بکات؟ بۆچی ڕۆژ بگری؟ بۆچی هین بکات؟ تاوە ینی بە گەرەنتی وەریگرتیە. و ئەو کات عوسمان کاتێک هەموو قورئانەکان کۆ دەکەنەوە بۆ سووتاندن داوا لە عەبدوڵڵاه بن مەسعود دەکات کە یەکێک دەبی لە یاوەرەکانی پێغەمبەر کە قورئانەکەی خۆی تەسلیم بە عوسمان بکات چونکە قورئانێکی خۆی دەبی. عەبدوڵڵاه بن مەسعود دەڵێت: لقد أسلمت وزيد بن ثابت في صلب رجل كافر. دەڵێ ئەو کاتێ من مسلمان بووم، زەید بن ثابت کەوا لە کۆمیتەکەتە بۆ نووسینەوەی قورئان ئەوە لە پشتی پیاوێکی کافر بوو. واتە من زیاتر شایانی ئەوەم و پێی وەسیەتی پێغەمبەر کە من لە کۆمیتەکە بم نەک زەید بن ثابت. ڕەفز دەکاتەوە. عوسمان فەرمان دەکات دەڵێ بڕۆن عەبدوڵڵاه بن مەسعودن بۆ بێنن و جەلدی بکەن. دەچن بە قاچەکانی ڕای دەکێشن. جا بزانن دووری چەند بووە؟ تەنها بە قاچەکانی لەسەر پشت لەسەر سنگ ڕای دەکێشن و لە ئاکامی ئەم کارە چەند پەراسوەکی دەشتێ. اینجا جەلدی دەکەن و لە هەمان کاتدا عوسمان موچەی مانگانەی لێ دەبڕێت. دیارە وەکو ئێستاگە چۆن بۆ نمونە پێشمەرگەی دێرین موچەی هەیە گوایە لە کوردستان، ئەوانی ژیاوەرەکانی محەممەد موچیانە بۆ عوسمان ئەو موچەیەشی لێ دەبڕێت و چەند ڕۆژێک یا چەند مانجێک دواتر عەبدوڵڵاه بن مەسعود دەمرێت. لە نیوەی دووەمی دەسەڵاتی عوسمان واتە نەک 5 ساڵی یەکەم 5 ساڵی دووەم زیاتر گەندەڵی لە خلافەتی عوسمان دەگاتە قیممە دەگاتە لوتکە. گەندەڵی دارایی، گەندەڵی سیاسی، خزمەکانی دەکات بە بەرپرس، والی، قاضی، دەسەڵاتدار. سەرچاو هەموو لایەکان بەخێر بن. گەندەڵی دارایی، گەندەڵی سیاسی، بەرپرس و یعنی خزمەکانی دەکات بە بەرپرس، والی و دەسەڵاتدار و قاضی. وهروە بۆ خۆی جوانترین کۆشک دروست دەکات لە مەدینە. وهروە بە حکمی خۆی سەر بە بەنی ئومەیە، بەنی ئومەیە لە خۆی نزیک دەکاتەوە. وهروەها یاوەرەکانی محەممەد سەحابە جەلیل ئەوی پێیان دڵێن هەمویان ئیهمال دەکات و دەخاتە پشت گوێ دەخات. ئەوەیە دەنجی ناڕازی لە ناو یاوەرەکانی محەممەد ڕوو لە زیادبوون دەبێت. ئەوەیە عوسمانی کوڕی عەفان هەندێکیان سزا دەدا، ئەشکەنجە دەدا و هەندێکیان نەفی دەکات. نەفیان دەکات بۆ شوێنی تر، بۆ شام و بۆ عێراق و بۆ شوێنی تر و ئەوی بۆ نمونە ناڕواتن یان دەگەڕێتەوە دەیگری ئازار و ئەشکەنجەی دا. بۆ نمونە هەندێک نمونە باسەبارەت با بەمە بێنینەوە.
عبد الله بن أبي سرح عبد الله بن أبي سرح هەمووتان ناوتان بیستووە وەڵە ڕابردوو باسمان کردیە ئێستا تەنها کورتەیەکی باز دەکەین بۆی بەبیرتان بێتەوە عوتمان دەیکا بە والی مسر وەک وایە ئەمە لە مناڵی پێکەوە لەگەڵ عوسمان شیریان خواردیە برای عوسمانە جا سیر و سەمەرەکەی لەوەیدا لە مەککە هەموو براو خوشتیەکن نازانم هەموو براو خوشتیەکن لەگەڵ عوسمان عەبدوڵڵا بن ئەبی سەرح بەیەکەوە لەگەڵ عوسمان لە مناڵیدا شیریان خواردیە دەبن بە برای یەک و بابزانین چێیە کە عوسمان دەیکا بە والی میسر و هەروەها یەک لەسەر پێنجی غەنیمەی مسر دەدا بە عەبدوڵڵا بن ئەبی سەرح دڵی یەک لەسەر پێنجی ئەو غەنیمانەی لە میسر دەستت دەکەوی لە مناڵی کۆی لێیە و لە ژنی کۆی لێیە و لە هەر شتێکە دەست دەکەوی سەتا بیستی بۆ خۆت بۆ من مەیدەرە بۆ خۆت بیواری بابم بزانین چێیە عەبدوڵڵا بن ئەبی سەرح عەبدوڵڵا بن ئەبی سەرح یەکێک بوو لەوانەی کە زوو بوو بە ئیسلام و دەستی نووسینی هەبوو و بەردەوام لەگەڵ موحەممەددا بوو و کاتێک موحەممەد وەحی بۆ دەهات عەبدوڵڵا بن ئەبی سەرح بۆی دەنووسیەوە ڕۆژێکیان موحەممەد گوتی چی و پێغەمبەری ئەڵڵا گوتی جوبرائیل هات گوتی بنووسم گوتی بنووسە گوتی چ بنووسم گوتی بنووسە گوتی چی محەممەد گوتی ثم خلقنا النطفة علقة فخلقنا العلقة مضغة فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحما ثم انشأناه خلقا آخر كاتك أوي بيست عەبدوڵڵا بن ئەبی سەرح دقيقي شعري جوانا چی وەر عەبدوڵڵا بن ئەبی سەرح ئەوە سەبارە بە دروستکردنی مناڵ دڵێ عەبدوڵڵا بن سەرح گوتی بۆنەوە وەکو عەبدوڵڵا پەشێ و کاتێک شعر دڵێ تۆ ئاخیرەکەی الله دقيقي جوانا دم خوش عەبدوڵڵا بن ئەبی سەرح گوتی فتبارك الله أحسن الخالقين تاک پیرۆز بێ ئەم جوانترین دروستکردنەی خوددا محەممەد گوتی بنووسە گوتی چی پێغەمبەری ئەڵڵا گوتی ئەوەی گوتت فتبارك الله أحسن گوتی بەڵام پێغەمبەری ئەڵڵا ئەوە قسەی خۆمە و وەحی نییە ئەوەی تۆ جوبرائیل بۆ هێنای گوتی قەینا لەگەڵ دەقەکە دێتەوە بینووسە گوتی قەیناکە ئەو قسەی تۆ لەگەڵ دەقەکە دێتەوە بینووسە یعنی کاتێک ئەخیرەکەی وەحیەکە تەواو دەبێت ثم انشأناه خلقا آخر لەگەڵی بەردەوام بە بنووسە فتبارك الله أحسن الخالقين عەبدوڵڵا ئیبن سەرح دەڵێت تەتاو دڵێت تەتاو وەڵا گاگە وازی لێ دەینی دەڕاتەوە بۆ مەککە واز لە ئیسلام دێنی واز لە ئیسلام دێنی سەرچاوەی ئیسلامی بڕۆم بخوێنەوە هەمووشی سوننەیە قسەی من نییە وازی دەدێنی دەژێنەوە بۆچی واز لێنە کوڕێ دەڵێ بابم قسەیەکی دەکرد من ئەوە نییە دەقی شعری بوو دەمگوت قسەیەکی ئەوام دەکرد بۆن لەوەی گوتم فتبارك الله أحسن الخالقين دەگوت بنووسە دەگوت ئەو وەحی بۆ هەری خۆ من زانیم کەوا وەحی نییە مۆزوعەکە درۆیە و کلاواتە ڕادەکا بۆ مەککە لەگەڵ فەتحی مەککە دەست بەجێ عەبدوڵڵا بن ئەبی سەرح خۆی دەگەیەنێ بۆ لای عوسمان دەڵێ نەجاتمدا ئەمری کوشتنم دەرچووە لەگەڵ عوسمان دەچێ بۆ لای موحەممەد و ئەوە فەرموودەیە و لە بوخاری هەیە و لە موسلیمیش هەیە ئەوها دێتە ژوورەوە لەگەڵ عوسمان دەڵێ پێغەمبەری ئەڵڵا بیبوورە پێغەمبەری ئەڵڵا بیبوورە پێغەمبەری ئەڵڵا لەبەر خاتری من بیبوورە ئێزاوای تو ئۆشتی پێغەمبەری ئەڵڵا ساری ناچار دەبێت کاتێک دەڕوا دەیبووری بە یاوەڕەکانی دەڵێ پیاوێکتان تێدا نەبوو هەڵبستێتەوە یەکشم شێری لە ملیدا من چارم ناچار بوو لەبەر عوسمان بەڵام ئێوە پیاوێک ئەوان گوتن پێغەمبەری ئەڵڵا تۆ ئیشارەتێکت بدابایە شتێکت بدابایە خۆ ئێمە دەستی خۆمان بۆ نەکردێ اینجا عوسمان ئەوە دەهێنی دەیکا بە والی مسر و سەتا بیستی غەنیمە بۆ خۆی دەبی نمونەیەشتر ئەبوو ذەڕ الغەفاری زۆر جار وەیە فەرموودەمان خوێندۆتەوە سەبارەتەمان فەرموودەی زۆرە ئەو پیاوە وەروە بزانام هەمان کەسیشە کاتە خۆر ئاوا دەبێ و پێغەمبەری ئەڵڵا لێ دەپرسی و دەزانی خۆر بۆچێ دەچی هەتا وەکو دوایی وەلحاصڵ ئەمەیان یەکێک دەبی کە دژی گەندەڵیەکانی عوسمان دەوەستێتەوە لە مەدینە عوسمان نەفی شامی دەکا کە ئەو کات معاویە کە ئەویش لە بەنی ئومەیەیە خزم و کەسی عوسمانە ڕەوانی
شامی دەکا دەڵێتە مەعاویە بۆم ناردی لە ناوی بە مەعاویە هیچی لەگەڵی پێ ناکرێ و لە شامیش خەڵک هان دەدا دژ بە مەعاویە نەفی مەدینەی دەکاتەوە و لە کۆتایی دەسەڵاتی عوسمان دووبارە بە کتوپڕ دەمرێت و پێش ئەوەی بمرێت عوسمان موچەکەی لێ دەبڕێت باشە موچەکەی لێ دەبڕێت دیوش کەسێکی تر بە ناوی عەمار بن یاسر ئەوانە هەموو یاوەرەکانی محەممەدن ئاماژەیان پێ دەکەین ڕۆژێکیان مزەکیرەیەک دەنووسێ مذەکەرە یعنی ئەرز و ئاڵی پێدرێن لای خۆمان دەنووسێ لەگەڵ هەندێک یاوەر دێن بۆ کۆشتی عوسمان دەڵێ ئێمە ئەو داواکاریەمان هەیە بەڕاستی یعنی ناکرێت تۆ بۆ نمونە خەزێنەی بەیت المال کردوتەوە مەعاویە دێتن و فڵان دێتن و فڵان دێت و بەکەی خۆت پارە تەوزیع دەکەی و ئێمە جیهادمان کردی و چیمان کردی و لەگەر پێغەمبەری ئەڵڵا و هەز دەکەین کەوا ئەوە لە سونەتی ئەڵڵا لا دەبرێ و نابی تۆ بەکەی خۆت پارۆشتی وات تۆزیعکەی و بە کەس و خزم و کەس و کاری نزیکت دەی بە ئەمەویەکان دەی عوسمان چی پێ دەڵێ والله لأعطيناهم رغم أنفك سوين با الله پێیان دەدەم غەزبەن لەسەر لوتت پێی دەڵێ عوسمان دەڵێ غەزبەن لەسەر لوتت عەمار پێی دەڵێ رغم أنفي غەزبەن لەسەر لوتی من عوسمان دەڵێ نەعەم عەمار دەڵێ رغم أنفي أبي بكر وعمر وغەزبەن لەسەر لوتی ئەبوو بەکر و عومەریش کەوا پێشەتوو بوون خەلیفە بوون عوسمان تووڕە دەبێت دەڵێ بیگرن فەرمان یعنی دەستەکانی بگرن دەیگرێت عوسمان دەچی بە خوتورمە و بۆ پێلەقە لە گونی دەدا لە گونی دەدا هۆشی لە خۆی دەچێت لە گونی دەدا لە نێو گونیا بە پێلەقە و بە هیندەی دەدا لە هۆش خۆی دەچێت لە عەزابیش ئەو ئیسلامە بە فروجی گرتیە سەیر و سەمەرەیە یعنی لە تەعزیبیش بابی بام تۆ بە فروجت گرتیە هەی سەیرە من بەڕاستی بەل هەموو سەیرە وهروەها عوسمان خەزێنەی بەیت المال بۆ بەنی ئومەیە ئاواڵا دەکات چکار وەک بزانن لە سەردەمی عوسمان دەسەڵاتی ئیسلامی زۆر دەکشێ بەردەوام غەنیمە دێ بۆ مەدینە غەنیمە دێ پارەیەکی زۆر دێ لە ئەفریقیاوە دێ لە ئازربایجان و لە ئەرمەنیا و لە نازانم چێ و بەردەوام پارە دێ ئاوەڵە دەکات وهروە کچەکەی خۆی یەکێک لە کچەکانی دەدا بە مەروان بن حەکەم کە ئامۆزای خۆی دەبی مەروان بن حەکەم کە دواتر مەروان بن حەکەم دەبێ بە چوارەمین خەلیفەی ئومەویەکان دەبێ بە چوارەمین خەلیفە لەبەرەوە زۆرێک لە مێژ و نووسان دەڵێن دەسەڵاتی عوسمانی کوڕی عەفان بە حکمی ئەوەی ئومەوی بووە و ئومەویەکانی لە دەسەڵات داناوە لە خۆی نزیک کردووە بە یەکەم دەسەڵاتی ئومەوی دادەنرێت و ئەوەیە کچەکەی خۆی بە مەروان بن حەکەم دەدا کە ئامۆزای خۆی دەبی و هەروەها خومس واتە سەتا بیستی غەنیمەکانی ئەفریقیا هەمووی دەدا بە مەروان کە بەپێی تەخمینی ئەو کات هەروەک زۆرێک لەسەر چاوەکان ئاماژەی پێ دەکەن وەکو الطبقات الكبرى لابن السعد والخلافة الإسلامية محمد سعيد العشماوي دەڵێن خۆی لە 200,000 دینار دەدا کە ئەو کات 200,000 یعنی لەوانی بکردا بلیۆنی ئێستا و عوسمان لە هەموو کاروبارەکانی تەسلیم بە مەروان ببوو چکە خۆی بە ساڵات و لە تەمەنی 83 ساڵی دەکوژرێ هەموو ئیش و کاروبارەکانی مەروان بەڕێوەی دەبێت خۆی یعنی بەس واجهەک بوو ئەوانی تر لە پشتەوە بەڕێوەیان دەبێت و معاویەی کردبوو بۆ والی شام هەرچەند لە سەردەمی پێشووتر عومەر بوو بەڵام ئیستیمرارەتی پێدا و بە حوکمی ئەوەی زوبەیر و تەڵحا کە لە بەنی تەیم بوون و تەڵحا ئامۆزای ئەبوو بەکر بوو و کات خۆی حەزی تەڵحا ئەو کەسەیە ئەگەر باسی بکەین دەڵێ محەممەد جا تەڵحە و زوبەیر ئەو کەسانن کەوا مژدێنی بەهەشتیان پێدراوە ئۆتۆماتیکیان لەو دەکەسن هەردووچیان زوبەیر بن ئەوام کەوا ئەسمای کچی ئەبوو بەکری لا دەبی زاوای دەبی و هەروەها تەڵحا کەوا ئامۆزای ئەبوو بەکریە ئامۆزای عائیشە دەبێ ئەوانە عەشرە الموبەشران کاتێک محەممەد ئاەتی حیجاب دادەبەزێنی و بۆ تەڵحەش نابێت کە بستە لای ئامۆزایەکی کە عائیشەیە تەڵحە دەڵێ بەعەشە محەممەد هەر دەمری بمری هەر دەبی عائیشە بێنم لەبەرەوە دەقێکی قورئان دادەبەزێنی
دەڵێ لە دوای مردنی پێغەمبەر بۆتان نییە ژنەکانی پێغەمبەر نیکاح بکەن. ئەمە سەبارەت بە تەڵحە دابەزی و لە ڕابردوو باسمان پێی کردیان. و زوبەیر و تەڵحە دەنجی ناڕازی بوون بەرامبەر بە عوسمان دەردەبڕن و دەور و کارکردیان دەبێ لەبەر ئەوەی لەو خەلیفانن کەوا لەو کەسانن کەوا عەشرە مبەشەرن شوێنی ئەعتیبارن ئەوە تەڵحەیە واروها بۆ نمونە عەلی کوڕی ئەبی تاڵبە ئەوەیە عوسمان بۆ ئەوەی بێدەنجیان بکە پارەیان پێددا 600,000 درهم بە زوبەیر دەدا 100,000 درهم بە تەڵحە دەدا و هەروە 100,000 درهم بە کەسێکی تردا بە ناوی سەعید بن ئەلعاس. گەندەڵی ڕوو لە زیاد بوون دەبێ بەردەوام دەبینن عوسمان خەریکی کۆکردنەوەی یعنی دەسەڵاتدانە بە بەنی ئومەیە. لە کۆتاییدا ململانێکە لە نێوان سێ بنەماڵەدا خۆی دەبینێتەوە سەبارەت بە دەسەڵاتی سیاسی. لە کاتێکدا دەبینن عوسمان تەمەنی پیر بووە و بەنی ئومەیە لە دەوری خۆی کۆ دەکاتەوە دەسەڵات بە مەروان دەدا کە ئامۆزایەتی و هەروەها پارەی پێدەدا دەوڵەمەندی دەکا مەعاویە لەولاوە و هەروە فلانە کەس کە برایشتی لە شیری لە میسر هەموو خەڵک دەترسێ. ململانەی لە نێوان سێ بنەماڵە دروست دەبێ سەبارەت بە دەسەڵات. بەنی تەییم کەوا ئەو خێڵی ئەبوو بەکرە و سەرکردەکانی ئەم ململانەیە چەند عائیشە و زوبەیر و تەڵحە. بەنی ئومەیە کەوا خودی عوسمان سەر بەو بنەماڵەیە و مناڵەکانی ئەبی سوفیان. سێم بەنی هاشم کەوا بنەماڵەی محەممەدە لە چێ خۆیدا لە عەلی بن ئەبی تاڵب لە نێوان ئەو سێ بنەماڵەیە بۆ نمونە ململانێ دروست دەبیتن. و خەڵکی مسر کاتێک عوسمان عەبدوڵڵا بن ئەبی سەرح دەکا بە والی مسر ئەو کابرایە خەریکی خوێڕیاتی و سەرسەریاتی و بێئەخلاقی و گەندەڵیەکی زۆر دەبێت لە مسر. شەو ڕۆژ خواردنەوە و بەزم و ڕەزم و ڕەقس و دانس و دەست درێژی و هەتاوەکو دوایی ئەوەیە چەند سەد کەسێکیان دێن بۆ مەدینە بۆ ئەوی گازاندەی خۆیان لە خەڵکی مسر بگەینن بە خەلیفەی ئیمانداران عوسمانی کوڕی عەفان. کاتێک ئەم هێزە دێن دەبینن دەنجی ناڕازی لە مەدینەش بوونی هەیە بوون لەلایەن عائیشە زوبەیر تەڵحە کەسانی تر. ئەو دوو دەنگە بۆ نمونە یەک دەگرن و ئەمە بە یەکەم شۆڕش دژ بە دەسەڵاتی ئیسلامی دادەندرێت. ئێوە بڕیار وایە خلافەی ئیسلامی و شەریعەتی ئەڵڵامان بۆ دروستکەن هێشتا تەربی کفنی پێغەمبەرەکەتان زەر نەبووە شۆڕش دژ بە ئیسلام دەکرێت لەلایەن خودی موسڵمانانەوە. ئەمە بە یەکەم شۆڕش دژ بە ئیسلام دادەندرێت. عوسمان لەو کات پەنا دەباتە بەر عەلی دەڵێ بە حکومی ئەوەی تۆ ئەهل البەیتی بڕۆ قسە لەگەڵ خەڵکە بکە. عەلی دەچی قسەیان لەگەڵ دەکا و قەناعەت بە خەڵکی مسر دێنێت دەڵێ من بەڵێنم لە عوسمان وەرگرتیە کە کاتێک ئێوە دەگەنەوە مسر قاسیدێک دەنێری عەبدوڵڵا بن ئەبی سەرح لا دەبا و هەروە کوڕەکەی ئەبوو بەکر کە ناوی محەممەدە یەکێکە لە دەنگە ناڕازیەکانی بەرامبەر بە عوسمان ئەو لە شوێنی ئەو دادنێ. خەڵکی مسر قەناعەتیان دێ کاتێک لە ڕێگان بگەڕێنەوە بۆ میسر لە ڕێگا تووشی قاسیدەکەی عوسمان دەبن دەیگرن دەڵێن بزانین نۆک لێمان بە فێڵ بی دەیگرن دەی پشکنن نامەیەک لە ناو جیفان دەردەینی لە ئەمیری ئیماندارانەوە عوسمانی کوڕی عەفان بۆ عەبدوڵڵا بن ئەبی سەرح. ئەمما بەعد هەر کاتێک ئەو مسریانە گەیشتنەوە میسر سەرکردەکانیان بگرە و یەک لە دوای یەک بیان کوژا سەلامی خواد لێبێ ئەمیری ئیمانداران عوسمانی کوڕی عەفان. سیدی ئەو گاڵتە جارگەی بکە ئیجێر دەست بەچێ ئەوان یەکسەر دەگەڕێنەوە ناچنەوە میسر دەگەڕێنە بۆ مەدینە دڵ باوکی باوکم ئەوە کەمینی دانایتەوە داینایە ئێمە بگەڕێنەوە لەوێ یەکسەر ئێمە بکوژێت. عوسمان دێ لە مزگەوت قسە دەکات لە مزگەوت قسە دەکاتن بۆ قەناعەت هێنان بە خەڵک دەڵێ من یەکێک نیم لەوانەی مژدەی بەهەشتم پێدراوە دەڵێ بەڵێ دەڵێ من یەکێک نەبووم لەوانەی کە بیرم کڕی بیری ڕومەیە دەڵێ بەڵێ و دەڵێ یەکێک لەوانە نەبووم کەوا پارەمدا بۆ چەک و تەدارەک بۆ سوپای موسڵمانان بۆ تەبوک دەڵێن بەڵێ دەڵێ پێغەمبەری ئەڵڵا پێی نەوتم تۆ بە گەرەنتی بە مسۆگەر بەهەشتی لەمە دووە هیچ گوناهێک لەسەر نانووسرێ گوتیان بەڵێ ئێگوتی دەکەواتە ئەو کارانەی دەیکەم من خوددا لێم ڕازیە خوددا لێم ڕازیە هەتاوەکو دوایی
کاتێک خەڵکی مسر دەگەڕێنەوە هەروەک ئاماژەم پێکرد جا هەندێک لەسەر چاوە ئیسلامیەکان دەڵێن ئەو نامە عوسمان نەینووسیوە بەڵام مەروان کە دەکا ئامۆزای و زاواکەی ئەو نووسیبی وەڵحاصل ئەوە مشکلە نیە چێ نووسیبیەتی کاتێک دەگەڕێنەوە و عەلی ئاگادار دەکەنەوە دەڵێن عەلی تۆ بەڵێنی ئەوەت بە ئێمەدا بەڵام ئەوە بها ئەوە نامەکە عەلی دەڵێ من هیچ تر پەیوەندیم نییە من لەو مۆزوعە دەرچووم لەگەڵ خەڵکی مەدینە جەماعاتی تەڵحە و زوبەیر و ئەوانە یەک دەگرن هێزێکی بە قووەت پێک دەینن دشت بە خلافەتی ئیسلامی چ ڕۆژ کۆشکەکەی عوسمان ئابلوقەت دەن چ ڕۆژی ڕێک ئابلوقەی دەدەن تاریخ الطەبەری بزان چیمان پێ دەڵێ ئەوانە هەمووی لەسەر چاوە ئیسلامیەکان و سوننەکانیشن بۆ زانیاریتان تاریخ الطەبەریە الطەبەقات الکوبرایە هەروەک سەر چاوەکانی تر ئاماژە پێگرت بۆ نموو تاریخ الطەبەری و هەروە لە ئیمام ئەحمەد داهاتووە دەڵێ لەو شوێنەی کاتێک ئابلوقەی دەکەن لە پشت دەرگای سەرەکی کە عوسمان لە دیوی ژوورەوەیە تەڵحا بە عەبدوڕەحمان بن عودەیث عەبدوڕەحمان بن عودەیث دەڵێ تۆ ئاگاداری ئەم دەرکەبی لەم دەرگایە نەیەک پیاو دەچێتە ژوورەوە نەیەک پیاو دێتە دەرەوە عوسمان لە دیوی ژوورەوە گوێ لێ دەبی عوسمان دەڵێتن تەڵحا ئەم کارە دەکات بۆ ئەوی خۆی بێ بە خەلیفە عائیشە دەچێت کراسێکی پێغەمبەر دەهێنی دێتە ناو خەڵک وتار بۆ خەڵک دەدا کراسێکی پێغەمبەر دێنی وتار بۆ دەڵێ ئەی خەڵکی مەدینە ئەی ئیمانداران هێشتا کراسەکەی پێغەمبەر ماوە بەڵام عوسمان لە سوننەتی پێغەمبەر لای داوە دەڵێ عوسمان لە سوننەتی پێغەمبەر لای داوە و عائیشە دەڵێ اقتلوا نحثلا فقد كفر نحثل دوولێک دانەوەی هەیە لە فلام کاتێک سەیر دەکەی گوایە پیاوێکی قێزەوەنی پیری یەهودی بووە هەموو کەس ڕقی لێبوویتەوە بە ماناوی نحثل هەندێکی دەڵێن نەخێر بە مانای پیرە کەمتیار بێ پیرە کەمتیار عائیشە لە خیتابەکەی دەڵێ اقتلوا نحثلا فقد كفر دەڵێ ئەو پیرە کەمتیارە بکوژن مەبەستی عوسمانە دەڵێ کفری کرد ئەمە هەموو سەرچاوە ئیسلامی و سەرچاوەی سوننەیە وەروە دەڵێ کاتێک ماڵی عوسمان ئابلوقەدرا عائیشە خۆی ئامادە دەکرد بچێت بۆ حەج قسەی خۆی کرد بەرامبەر بە خەڵک خۆی ئامادە کرد بۆ حەج مەروان بن حەکەم هەروە گوتم ئەوی زاوای عوسمان دەکا و ئامۆزای دەکا و زەید بن ثابت یەکێک لەوانەی کەوا قورئان دەنووسێتەوە لەگەڵ بۆ عوسمان و عەبدوڕەحمان بن عوتاب بن ئوسەید هەرسێکیان دێن بۆ لای عائیشە و گوتیان ئەی دایکی ئیمانداران تکایە شتێک بکە هەر وەک دەبینیت ئەمیری ئیمانداران واتە عوسمان ئابلوقەت دراوە و قسەی تۆ لەناو ئیمانداران لە بەرچاو دەگیرێت عائیشە گوتی هەرگیز هیچ ناکەم دووبارە داوایان لێ کردەوە عائیشە گوتی هەرگیز هیچ ناکەم مەروان بن حەکەم هەڵسایەوە سەر پێ و گوتی کە دەکە ئامۆزای عوسمان وحرق قيس علي البلاد حتى إذا استرمت أجذما واتا بكرتي مختصري أو شعر ما نايتي نموني وكن من دين توا واتا خود خلق الدج بعثمان هانداوا استاد الله هيج من ناكره خود لبشتوي أو بابتاني عائشة قوتي إن جاكاتك أو شعري خوين دوا بون من مروان عائشة قيوت أيها المتمثل علي بالأشعار والله أنك وصاحبك هذا الذي يعنيك أمره في رجل كل واحد منكما رحن وأنكما في البحر أي أو كسي شعر بود أخواني توا والله بمتوانا بردكم لقاتي خوت عثمان دخستو دمخناو بحروا بوي بخمكابا بردكم لقاتي تو مروان ولقاتي عثمان دخست رمدانا ناودريا وبوي بخمشن إن جاء عائشة رويش بو مكة وروى عثمان قسە لەگەڵ ابن عباس دەکا چکە کاتی حەج دەبێت خۆی ماڵەکەی ئابلوقەدراوە ناتوانێت بچی بۆ حەج دەبی خەلیفەی ئیمانداران لە کاتی حەج دەبی لە حەج بی خەڵک لە مەکە ڕەنگە پرسیارێ بی چۆنە یعنی خەلیفەی ئیمانداران لە حەج نییە
ابن عباس کە ئامۆزای محەممەد دەکات بۆ مەککە دەنێرێت دەڵێت ئەی ابن عباس بڕۆ بۆ مەککە بۆ لای خالید بن ئاس دیارە والی مەککە بووە کە لە مەککەیە یا کەسێکتر بووە پێی بڵێ ئەمیری ئیمانداران سلامی هەبوو و پێت دەڵێت من ئابلو قەدراوم ئەوەندە ڕۆژە و ڕێگام پێنادەن تەنانەت ئاوی ئەو بیرەش بخۆمەوە کە بە پارەی من کراوە خەڵک لێی دەخواتەوە بەڵام من ناتوانم ئاو تەنها لە ماڵەکەی خۆم دەخۆمەوە سیکە و تەنها نان لە ماڵەکەم دەخۆم و ڕێگام لێ گیراوە شتێک بخۆم کە لە بازاردا هەیە و من ئابلو قەدراوم هەر وەک دەبینیت و فەرمانی پێ بکە و پێ بڵێ با حەج بە ئیمانداران بکات ئەگەر ڕەمزی کردەوە حەج بکات ئەوە خۆت حەج بە خەڵک بکات باشە دەبینی کەوا نامەیەکی نووسیوە دەگری و دەپاڕێتەوە ڕێگام پێ نادەن ئەو لەو بیرش بخۆمەوە کە بە پارەی من کراوە ئیمانداران لی دەخۆنەوە بەڵام ڕێگا بە من نادەن ڕێگا بە من نادەن بچم خواردن لە بازاڕش بێنم خواردن لە ماڵەکەی خۆم دەکرد ئابلو قەدراوە لەبەرەوە من ناتوانم بێم بۆ حەج ابن عباس ڕۆیشت و لە مەککە چاوی بە عایشە کەوت عایشە پێی گوت ئەی کوڕی عەباس تۆ زمانێکی لووست پێدراوە کارێک نەکەیت کە خەڵک بەرامبەر بەم پیاوە پەشیمان بکەیتەوە و خەڵک بخەیتە شک و گومانەوە خەڵک چاوی بۆتەوە و بۆی ڕوون بۆتەوە و تروسکاییان بۆ دەرکەوتووە واتە بۆ خەڵک ڕوون بوویتەوە عوسمان چێە نەکەی شتێک نەکەی بە زمان دووسی خۆت قەنەعەت بە خەڵک بینی دەستبەرداری عوسمان بن و وازی لێ بێنی ئەوانەی دەستی ڕاستە خۆیان هەبوو لە کوشتنی عوسمان چێبوون دوای چ ڕۆژ ئابلوقەی ماڵەکەی دەدەن چێبوون ئەوانە یەک محەممەد بن حودەیفە یاوەری محەممەد بوو محەممەد بن ئەبوو بەکر کوڕی ئەبوو بەکر سەدیق بوو عومەر بن حەمەق الخوداعی یەکێکی ترە لە یاوەرەکانی محەممەد و لە شەڕی بەدر بەشداری کردیا عەبدوڕەحمان بن حودەیث البەلەوی یەکێک بوو لە نوێنەرانی خەڵکی مسر بە سەرۆکی شۆڕجێڕە مسرەکان دادەنرێ طلحة بن زبير طلحة بن عبيد الله يجيك لعشر المبشرين يا وركاني محمد زبير بن عوام يجيك لعشر المبشرين واروها زاواي أبو بكر بو مردي أسماك دواتر طلاق دا سودان بن عمران أو أنا بون دبيني كوا هاني مسلمانان ينداوا بيجقل عايشة البتة هاني مسلمانان ينداوا يا راستو خو تستيان هبوا لديواري دواوي كوشك دسنا جوروا حەسەن و حوسێن و مەجموعەیەکتر لە پێشەوە دەیانەوێ ماڵەکەی عوسمان بپارێزن لە دواوە دەچنە ژوورەوە نائیلەی ژنی عوسمان ئەو کات گوایە عوسمان بە ڕۆژی دەبی و قورئان دەخوێنێتەوە نائیلەی ژنی عوسمان ڕێگریان لێ دەکات و سودان بن عەمران بە شمشێرەکەی دەوەشێنێت لە پەنجەی نائیلت دات سێ پەنجەی دەبڕێ هەندێکیان دەڵێن ئاوا لێی دەدا کاتێک لێیدا خۆی دەسوڕێنێ ژنەکە شقێکی لە قینجی نائیلەدا شقێک سەیری ئەخلاقیان کە ئەخلاق شقێک لە سمتی نائیلەدا لە قینجی یا لە سمتی خێزانی خەلیفەی ئیمانداران چی پێ دەڵێ ئینەها لەکەبیرەة العەجیزە دەڵێ بەڕاستی سمتێکی گەورەیە بەڵام بەداخەوە پیر بووە بەڕاستی سمتێکی گەورەیە بەڵام بەداخەوە پیر بووە اینجا لێرەدا عومەر بن حەمەق الخوزاعی شاڵاو بۆ عوسمان دێنی 9 خەنجەری لێددا بە پیاوە خاوەن 9 خەنجەرەکە ناسراوە کاتێک 9 خەنجەری لێددا و دەیکوژێ دەڵێتن 3 خەنجەرم لێدای بۆ ئەڵڵا 6 خەنجەر بۆ ئەوەی دڵم داکەوێ بەرامبەر بە تۆ دڵم داکەوێ وەک دەبینن مەلا محەممەد سانیش اعتراف دەکات لە ڤیدیۆکەی و خۆشی دواتر پەشیمان دەبێتەوە وهروە کاتێک عائشە خەبەرەکەی پێدەگا لە مەککە کەسێک بە ناوی عوبەید بن عمرو القوڕەیشی دەڵێت عائشە بۆ حەج ڕۆیشت و عوسمان ئابلو قەدرا بوو لە مەککە پیاوێک تووشی هات کە پێیان دەوت ئەغدەڕ عائشە بە ئەغدەڕی گوت خەڵک لە مەدینە چیان کرد هەواڵ دەپرسێ لە مەدینە چیان کرد ئەغدەڕ گوتی عوسمان مسرەکانی هەموو کوشت
پێچەوانە خەبەرەکەی بزانە پێچەوانە پێگەیشتە چکە لە زمانی عەرەبی قوتیلە و قەتیلە و ئەو شتانە بۆ نمونە پێچەوانە قەتەلە عوثمان یا قوتیلە عوثمان یا شتی لەو بابەتە پێگەیشت عوسمان مسترەکانی هەموو کوشت. عائیشە گوتی سەیرکەن ڕەتفعلی عائیشە خەڵکی هاندەدا ئێستا بزانم چی دەڵێتن یعنی دەڵێ عوسمان مسترەکانی هەموو کوشت. عائیشە خەفەت دەخوا بۆ کوژرانی مسترەکان چی دەڵێ عائیشە؟ إن لله وإنا إليه راجعون. خەڵکانێک دەکوژێت عوسمان خەڵکانێک دەکوژێت کە هاتوون مافی داوای مافی خۆیان دەکەن و دژی زوڵمن سوێن بە ئەڵڵا نابێت بەمە ڕازی بین. یعنی وای زانێ عوسمان خەڵکی گشتیوە سوێن بە ئەڵڵا نابێت لەمە ڕازی بین. ئەوە ناحەقیە عوسمان کردوێتی بەرامبەر بە خەڵکی مسر. اینجا کەسێکی تر هات بۆ لای عائیشە. عائیشە گوتی خەڵک چیان کرد؟ ئێستا چی بووە ڕووداوەکان بەرەو چێ؟ گوتی مسرەکان عوسمانیان کوشت. ئەوە خەبەر ڕاستەکەی هینایە مسرەکان عوسمانیان کوشت. عائیشە گوتی بەڕاستی ئەم ئەغدەرە عەجیبە. گوتی ئەم پیاوەی کە هەواڵەکەی یەکەمی بووینەوە ناوی هەواڵەکەی پێچەوانە بووینە گوتی ئەم ئەغدەرە عەجیبە. گوتی لای من گوتی کوژرا و بکوژانی کوشتووە هەواڵەکەی بە هەڵە هێنا و دەڵێن عائیشە ئەم مەسەلەی گوتی ئەکذەبوا من ئەغدەر درۆزنە ئەوی ئەغدەر بیاش لەو بابەتە. و کەسێکتر بە ناوی ئەشعبی دەڵێت عائیشە لە گەڕانەوە بوو بۆ مەدینە کاتێک هەواڵی کوشتنی عوسمانی بیست واتە پاش تەواوکردنی حەج لە ڕێگا بوو بگەڕێتەوە هەواڵەکەی بیست و تووشی پیاوێک بوو کە لە خانەوادەی خاڵەکانی بوو واتە خزم و کەس و کاری خاڵی عائیشە بوو. عائیشە لێی پرسی چی هەیە؟ هێشتا نەیزانی بووکەوە کوژرایە. پیاوەکە گوتی عوسمان کوژرا و خەڵک لە دەوروبەری عەلی کوڕی ئەبی تاڵب کۆبوونەتەوە و هەرا هۆریا و کەس بە کەس نییە. گوتی عوسمان کوژرا و خەڵک لە دەورەی عەلی کۆبوونەتەوە واتە موبایعە بە عەلی دەن عەلی دەکەن بە خەلیفە و هەرا هۆریا کەس بە کەس نییە. عائیشە گوتی یەڵڵا ئەوانی لەگەڵیدا بمجێڕنەوە بۆ مەککە نەیژبستەوە مەدینە دەست بەجێ بمجێڕنەوە بۆ مەککە. کاتێک گەیشتەوە مەککە و داخلی مەککە بوو پیاوێک بە ناوی عەبدوڵڵا بن عامر الحەضرەمی پیاوێک بە ناوی عەبدوڵڵا بن عامر هات بۆ لای عائیشە گوتی ئەو پیاوە ئەی داچی ئیمانداران سەبارەت بە کوشتنی عوسمان چ قسەیەکت هەیە؟ عائیشە گوتی عائیشە ئێستا کاتێک دەزانی عەلی دەسەڵاتی بەدەستەوە گرتیە بزانە یەکسەر دەگۆڕێ. سەیری عائیشەی بکەن. عائیشە گوتی أن عثمان قتل مظلوما وأن الأمر لا يستقيم ولهذه الغوغاء أمر فاطلبوا بدم عثمان تعز الإسلام. ما نيشيا عثمانیان بە مەزلومی کوشت. ئەو دادە عایشە ڕێ یەکسەر کاتێک دەزانی عەلی دەسەڵاتی بەدەستەوە وەرگرتێ لێرە یەکسەر تەقلەیەک لێدا عوسمانیان بە مەزلومی کوشت و ئەم مەسەلەیە ڕێڕەو نابێ و لەم هەراوهۆریا و غەوغایە دەرناچین تەنها دەبێ داوای تۆڵەکردنەوەی خوێنی عوسمان بکەین بۆی ئیسلام بە شکۆمەندی بمێنێتەوە. عائیشە داوای خوێنی عوسمان دەکات و لەگەڵ تەڵحە و زوبێر و سوپاکەیان بەرەو بەسرا دەڕۆن. لەوێ یەکسەر عەلی کوڕی ئەبی تاڵب دەشێ بۆ کوفە لەوێ عائیشە خۆی کۆ دەگاتەوە دەشێ بۆ بەسرا گیان. هەروە گوتم چکە ململانەی سیاسی بوو لە نێوان سێ بنەماڵە بەنی تەیم بەنی هاشم و بەنی ئومەیە. لە ڕێگای گەڕانەوەی بۆ مەککە بۆمان باز دەکا هەمان سەرچاوە ئەتەبەری و ئیبن سەعد و هەتاوەکو دوایی هەمووانە دەڵێت لە ڕێگای گەڕانەوە بوو یعنی عائیشە لە ڕێگای گەڕانەوە بوو بۆ مەککە چاوی بە عوبەید بن کیلاب کەوت. کەسێکە پیاوێکە عائیشە چاوی پێ کەوت. دیارە چاوی بە زۆر کەس چکە سەردەمی کاتی حەج بووە هاتوچۆ زۆر بووە. عائیشە گوتی چی هەیە؟ گوتی عوسمانیان کوشت. گوتی اینجا چیان کرد؟ گوتی خەڵکی مەدینە لە دەوروبەری عەلی کوڕی ئەبی تاڵب کۆبوونەتەوە و موبایعەی دەکەن. عائیشە گوتی ليتني لطبقت هذه على هذه هذه على هذه.
وتی خۆزگە ئاسمان و زەوی بەرگێک دەکەوت بەس ئەو هەواڵم نەبیستایە یعنی هەواڵی مبایعەکردنی عەلی یعنی ئاسمان دادەبەزی لەگەر زەوی خۆی لێک دەدا بەڵام ئەو هەواڵم نەبیستایە بەوە بوو گەڕایەوە مەککە و دەیگوت والله عوسمان بظلم کوژرا والله عوسمانیان بظلم کوشت والله دەبێت داوای خوێنی عوسمان بکرێتەوە گیان گیان ابن کلاب پێی گوت وتم بۆچی داوای خوێنی عوسمان بکرێتەوە والله دایکی ئیمانداران تۆ یەکەم کەس بۆی قسەی خۆت کردش بە عوسمان وتنانت قتت أو نصيا كواتي ولقد كنت تقولين ودت قلت اقتلوا نعثلا فقد كفر أم بيركم تياربك جم كافر بوا عائشة قلتي إنهم استتابوا ثم قتلوه طلع من بشمان بو موا چونك توبي كردوا إنجا كشتيتان ما دام توبي كردوا نرباي بيكوجن وقد قلت وقالوا ودلوا من قسم كرد أو قصي كردوا من قسم كرد وقتي وقول الآخر خير من قول الأولى وقصي دوايم باشتر لقصي أول مواتا لقلا وجل سرطا قلتو من بيكوجن بلام استاقا دلم طولي خويني بكريتوا أو قصيم باشتر لقصكي بيشوتر أو عايشة ويقتيا فقال لها ابن كلاب أو بياو بيلا بأي شعري بودا خيني توا شي بيتلا بودا خويني توا فمنك البداء ومنك الغير ومنك الرياح ومنك المطر وانت أمرت بقتل الإمام وقلت لنا إنه كفر قلت سرتاتويو هموشتك توي تو بايو تو باراني تو فرمانت کرد بە کوشتنی عوسمان و تۆ گوتت کوفری کرد یعنی هەموو تۆ سەری هەور و چی پێدەم بە کوردەواری سەری هەوار و بنی گەوارەیە چی ئەوی لە کوردەواری دڵ هەموو شتێکت خۆت بووی فەنسەرەمەت دەڵێ ئائیشە ڕۆی و گەیشتە مەککە یەکسەر چوو بۆ لای کەعبە بۆ لای بەردە ڕەشەکە خوي بيو هلوا يعني هينكر وخلشي كوكر دوا فقالت قتي يا أيها الناس أي خلشنا إن عثمان قتل عثمان كجرا مظلوما ظلم يعني ليكر والله لأطلبن بدمه وهذا بداواي خويني عثمان بكينوا كاتك زاينتي لو علي بوابا خليفة داوي أولك مسلمانان دواتر ئەوەی دەبین کەوا کتومت ڕووداوەکەیە کەوا کێشەی نێوان سێ خانەوادەیە لە پێناو دەسەڵاتی سیاسی ئێستا بین لەسەر پوختکردنەوەی ئەو مۆزووە باشە مسلمانان دواتر هاتوون بۆ ئەوەی ڕووی ڕەشی دنیا و قیامەت ڕوو ڕەشی دنیا و قیامەت نەبن بۆی خەڵک نەڵێت مزانە سەبارەت بە دەسەڵاتی سیاسی لە دوای مردنی پێغەمبەرتان سێ ڕۆژ نەتان شاردەوە کێشە لە نێوان عەلی و ئەبوو بەکر و عومەر دروست بوو لە نێوان ئەبوو بەکر و عومەر و ئەنساریەکان دروست بوو و هەروەها بۆ نمونە عومەر ئەبوو بەکری کوشت ئەوی کوشت و ئێستا کە فەرموو یەکەم شۆڕش دەستی پێکرد و خەلیفەی ئیمانداران بەدەستی یاوەرەکانی پێغەمبەر کوژرا ڕەضی الله عنه بەدەستی ڕەضی الله عنه کوژرا هاتوون کەسێکی وەهمیان دروست کردیە درۆ لەگەڵ مێژوودا دەکەن و درۆ لەگەڵ ئێمەدا دەکەن دەڵێن کەسێک کشتوویەتی بە ناوی عەبدوڵڵا بن سەبە ڕاستیەکەی ئەمە عوزری مسلمانان لە قەباحەتیان خراپترا بۆچی مەملەکەتی ئیسلامی بەرەو شەرق و بەرەو غەرب ڕۆیشتبی بەرەو سنوورەکانی بێزەنتین ڕۆیشتبی ئاوا بەهێزترین ئیمپراتۆریەت بوو بێ لە مەککە پایتەختی بوو بێ کابرایەکی یەهودی بێ خەلیفەی ئیمانداران بکوشێ یا فتنە بنێتەوە بەڕاستی سەیر و سەمەرەیە تەنانەت یەک کەس ئاماژەی بەم ناوە نەکردێ بە ناوی عەبدوڵڵا بن سەبە
یەک کەس نەبێ بە ناوی سەیف بن عومەر کە لە مێژووی ئیسلامدا بە درۆزنترین کەس ناسراوە و سەیف بن عومەر لە بەنی تەمیم بووە ساڵی 796 مردووە واتە 130 ساڵ لە دوای عوسمان کوژرانی عوسمان مردووە لەوێ نەبووە کابرا 130 ساڵ لە دوای کوژرانی عوسمان مردووە گریمان 130 ساڵ ژیابی نواتە تەمەنی یەک ڕۆژ بووە خڕناکرێتن دواتر تەها حوسێن لە پەرتووکی ئەلفتنە الکوبرا تا حوسێن نووسەرێکی ناودارە هەمووتان دەیناسن ئاماژە بە چەند خاڵێک دەکات هەموو سەرچاوە مێژوویەکانی سەبارەت بەو کوژرانی عوسمان کۆ کردوتەوە دراوێتە بەرباس و لێکۆڵینەوە چی دەڵێ لێکۆڵینەوەیەکی وردی کردووە خۆی دەڵێ عەبدوڵڵا بن سەبە کە گوایە پیاوێکی یەهودیە هاتووە ئەو فتنەیە ناوەتەوە یەک پیاوی یەهودی تۆ بێ ئەو فتنەیە بمنێتەوە بکەیەوە ناوێتەوە و ئەو کێشەی خوڵقاندووە گوایە دەڵێ کەسێکی وەهمیە و دروست کراوە هەر ڕێگاوە دەڵێ تا حوسێن وە زۆر سەرچاوی تریژوە دەڵێ کەسێکی وەهمیە و دروست کراوە و ئاماژە بە چەند خاڵێک دەکات یەکەم دەڵێ مێژونووسە متمانە پێکراوەکان ئاماژەیان بە چیرۆکی عەبدوڵڵا بن سەبە نەکردووە و هیچ شتێکیان دەربارەی عەبدوڵڵا بن سەبە نەنووسیوە دووەم تاکە سەرچاوە کە ئاماژەی بە عەبدوڵڵا بن سەبە کردووە سەیف بن عومەرە و لە مێژوودا ناسراوە کە کەسێکی زۆر درۆزن بووە سێەم ئەم مەسەلانەی پشت ئەم چیرۆکانەی ئەم مەسەلانەی یا ئەو مێژوانەی پشت بە چیرۆکی عەبدوڵڵا بن سەبە دەبەستن پێمان دەڵێن کە ئەم پیاوە خاوەن موعجزەیەکی خارق بووە کە چۆن یەک کەسی ئاسایی بە ناوی عەبدوڵڵا بن سەبە توانیویەتی خلافەتێکی گەورەی ئیسلامی تووشی فتنە بکات دەڵێ چۆن یەک کەسی یەهودی توانیویەتی هەموو یاوەرەکانی موحەممەد تووشی فتنە بکات لەت بکا بیکا بە چەند لەتێکەوە شەڕ بکەن و عوسمان بکوژن دەڵێ ئەمە پێویستی بە موعجزەیەکی خارق هەیە باشتر وایە ئەو قسە مەکەن چکە زەرەری بۆ خۆتان هەیە و ئەمە تەنها دەبەنجی و گاڵتە جاڕیە خاڵی چوارەم بۆچی عوسمان لە هەموو کەسێکی داوە ئازار و ئەشکەنجەی هەموو کەسێکی کردووە هەموو کەسێک دەنجی ناڕازی هەبووە ئاوارە و دەربەدەری کردووە بەڵام قسەیەکی نەکردووە بەرامبەر بەجوویەک بە ناوی عەبدوڵڵا بن سەبە بۆچی قسەیشی کاتێک بینوێتی فتنەی ناوەتەوە بۆچی یعنی قسەیشی نەکردووە دەڵێ ئەمە ئەسڵ و ئەساسی نەبووە و دەڵێتن خاڵی پێنجەم ئیبن سەبە هیچ ئاسەوارێکی نییە لە شەڕی سەفەین و شەڕی نەهرەوان و شەڕی جەبەل دەڵێ ئەم کابرایە دواتر دوای ئەو ڕووداوە ناوی ون دەبێ نا لە شەڕی جەمەل لە شەڕی سەفەین لە شەڕی نەهرەوان هیچ ناوێکی نییە و تەنانەت سەرچاوە خودی ئیسلامیەکان هەندێکیان دەڵێن خەڵکی حومەیر بووە هەندێکیان دەڵێن خەڵکی سەبە بووە هەندێکیان دەڵێن خەڵکی نازانم حەبەشە بووە هەندێکیان دەڵێن خەڵکی هیچ زانیاریەکیان نییە تەنها خەریکی درۆکردن بۆچی موسڵمانان سەبارەت بەم ڕووداوە درۆ لەگەڵ مێژوودا دەکەن لێرەدا ئێستا کۆتایی پێدەینم ببورن ئەو پەڕی 5 دقەیتر کۆتایی بابەتەکە دەین یەکەم چکە نانێ و قورئانەکەیان بە درۆ بخرێتەوە ئاەتی 18 سورەتی الفتح دەڵێت 18 سورەتی الفتح لقد رضي الله عن المؤمنين إذا يبايعونك تحت الشجرة ئەم ئاەتەکەی دابەزیوە محەممەد کاتێک ساڵی شەشەمی کۆچی دەیەوێ بچی بۆ عومرەی بکە قوڕەیشەکان ڕێگای لێ دەگرن داوا لە عومەر دەکا بچێ قسەیان لەگەڵ بکا بڵێ پێغەمبەری ئەڵڵا و 1400 یاوەری نەهاتون بۆ شەڕ تەنها دەیانەوێ بچن حەج بکەن عومرە بکەن کە ئەو کات خەڵک بە ڕووتی سوڕاوەتەوە لە دەورەی کەعبە و دابوو نەریتێکی هین بووە عومەر دەڵێ من ناتوانم بچم عوسمان دەنێری عوسمان هەواڵی نایەتەوە دی ئاەتێک گوایە عوسمان کوژرایە محەممەد دەڵێ چێ مبایە ئەم دەکا کە تا دوا دڵۆ بە خوێن تاوەکو مەرەک شەڕ بکەین هەر 1400 یاوەر مبایعەی دەکەن دڵن ئەگەر هاتو عوسمان کوژرابێ و شەڕمان لەگەڵدا بکەن ئەوە ئێمە تاوەکو مەرەک شەڕ دەکەین لەوێوە ئەم دەقەدا دەبەزی و مۆزوعی ڕەضی الله عنه کاتێک ناوی دەهێن ڕەزای خوای لەسەر بێت لەم دەقە هاتووە ئەم 1400 یاوەرەی لەگەڵ محەممەد بووینە واروەک دەبین 4 دانیان لەو کەسانی دەستیان لە کوشتنی عوسمان هەبووە لە جەمعاتی ڕەضی الله عنه واتە
خدا لەو ئیماندارانە ڕازی بوو کە مبایعەی تۆیان کرد لە ژێر درەختەکە، واتە 1400 یاوەر خدا لەیان ڕازیە. مادام خدا لەیان ڕازیە ئەوانە ئۆتۆماتیکیان دەچن بۆ بەهەشت، نەک تەنها عەشرە الموبەشەرە، 1400 دانەی تر هەیە ئۆتۆماتیکیان دەچن بۆ بەهەشت. ئەمە کەی بووە لە مانگی 2 ساڵی 628 لە ناوچەی حودەیبیە 1400 کەس بە پێی تەفسیری ئیبن کەثیر قورطوبی و تاوەکو دوایی، و ئەوانە بۆ نمونە ئۆتۆماتیکیان دەچن بۆ چی؟ دەچن بۆ بەهەشت. و الترمذي لكتاب مناقب دەڵێت محمد فرموویەتی لا يدخل النار أحد ممن بايع تحت الشجرة. محمد دەڵێت تأكيدا بۆ ئەم دەقە دەڵێت هیچ کەسێک لەوانەی مبایعەی منیان کرد لە ژێر درەختەکە، دیارە لە ژێر درەختی قسەی لەگەڵیان کردووە، هیچ کامێکیان ناچن بۆ دۆزەخ، واتە هەر 1400یان بەهەشتی. لێرەوە بۆمان ڕۆن دەبێتەوە بەهەشتی کوشتووە، بەهەشتی دەستی لە قینجی بەهەشتی داوە، ئیتر رضی الله عنه کوشتیە. سەیدونا نازانم چێ، سەیدونا نازانم چێ کوشتیە. سەیرە ئەمە خودی ئەمە لەبەرەوە هاتوونە ئەم مێژوە دەیانوێت بشێوێنن بۆ ئەوەی ئەم دەقە هین نەبێ. دووەم ئاەتی 29 سوڕەتی الفتح دەڵێت هەمان سوڕەت محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم. محمد پێغەمبەری ئەڵڵایە و ئەوانەی لەگەڵیدان تند و تیژن بەرامبەر بە کافرەکان، بەڵام لە نێوان خۆیاندا زۆر بەڕەحمن. دووبارە ئەم ڕووداوە ئەم دەقە بە درۆ دەخاتەوە، چونکە هەمویان بەهەشتینە. ئێمادام بەهەشتی بی دەبی بەڕەحم بن، بەڵام دەبینی بەڕەحم نەبووینە، یەکتریان کوشتیە، کەوتونەتە ناویەک، کەواتە جارێکی تر ئاەتی 29 سوڕەتی فتح بە درۆ دەخاتەوە کە لەلایەن خوداوە بێت. سێیەم بابزانی چارەنووسی ئەو کەسانە چیان لات کە دەستیان هەبوو لە کوشتنی عوسمان. اینجا کۆتایی بابەتەکەمان دێنین. یەکەم محمد بن ئەبوو بەکر. محمد بن ئەبوو بەکر کە کوڕی ئەبوو بەکر سەدیقە برای ئائیشەیە، لە سەردەمی خلافەتی عەلی کوڕی ئەبی تاڵب دەبێ بە والی میسر. باشە؟ مەعاویە کە ئەو کات هەر والی شام دەبێ، چکە ئەرۆک دەزان شەڕوودا لە نێوان عەلی و مەعاویە، ئەو خلافەتێک لەوێ ئەوش خلافەتێک لەوێ. مەعاویە سوپایەک ئامادە دەکات بە سەرکردایەتی سەعد بن ئەبی وەقاس، دەینێرێ بۆ میسر. شەڕوو دەدا. لە کۆتایی شەڕەکە محمد بن ئەبوو بەکر دەگرن. کاتێک محمد بن ئەبوو بەکر بە زیندوی دەگرن، کەرێک دەینن کەر. ئەوها دوو دەستی لە دوو پێی پێشەوەی کەرەکە ئەوها لەناو قەدی سەرەوە ئەوە دەیخەنە زجی، بۆ نمونە زجی محمد بن ئەبوو بەکر بە زجی کەرەکە دەنووسێنن، هەردوو دەستی لەسەر پشتی کەرەکە دەبەستنەوە، هەردوو قاچی لەسەر پشتی کەرەکە دەبەستنەوە، ئاگر لە کەرەکە بەردەدەن، کەر و محەممەد بە یەکەوە دەسوێنن. محەممەد ناوێکی پیرۆزە، بەکەرەوە دەیسووتێنن، ئێوە یاوەر بوو، یعنی ڕەضی الله عنه. ئەی کەرەکە دەبی چی بێ، کەرەکەش لەگەڵ یعنی نازان دەیسووتێنن. بڕۆن سەرچاوەکان بخوێنەوە، هەر کەسێک بڵێ درۆیە سەرچاوی مێژووی هەیە و ئاماژە بەوە دەکات. دووەم کەسکەوا دەستی هەبوو محەممەد بن حوذەیفە. محەممەد بن حوذەیفە چێە؟ کات خۆی باسمان کردیە شیرەخۆرەی گەوران. شیرەخۆرەی گەوران سالم مەولا حوذەیفە، کاتێک دەقی تەبەنی لەغوو دەکرێتەوە محەممەد و زەینەب، ژنەکەی دێ، ژنی سالم مەولا حوذەیفە دێ بۆ لای پێغەمبەر دەڕێ پێغەمبەری ئەڵڵا، ئێمە کوڕێکمان تەبەنی کردووە، ئێستا کوڕەکە گەورە بووە، پاش ئەوەی تۆ تەبەنیت ڕەفز کردوتەوە، کاتێک دێ بۆ ژوورەکەم ئەو کوڕم مێردەکەم هەست بە غیرە دەکات، چی لێ بکەم؟ دەڵێ دایکم بڕۆ گۆی مەم کرد بخە ناو دەمیەوە، دەجار بابی وژێ. دەڵێ پێغەمبەری ئەڵڵا شینە زەلامە گەورە بووە، دەڵێ دەزانم شینە زەلامە بیخە. جا ئەمە کوڕی ئەم پیاوەیە. لە شام دەیگرن، بەدڕندانەترین شێوە دەیکوژن. سێیەم عومەر بن حەمەق ئەلخوزاعی، ئەوی نۆ خەنجەرەکە لە عوسمان دەدا. پاش کوژرانی عەلی بە دوای دەکەون، ڕادەکا بۆ مووسڵ.
لە مووسڵ بەدوای دەکەون لە ئەشکەوتێکی مووسڵ خۆی دەشارێتەوە شوێنەکەی کەشف دەبی دەیهێنن مار دەخەنە ناو ئەشکەوتەکە ڕادەکا لە ترسان دێتە دەرەوە دەیگرن سەری دەبڕن سەرەکەی بۆ مەعاویە دەنێرن خاڵم مەعاویە سەرەکەی بۆ دێ ئەمە یەکێکە کەوا لەکوێ عومەر بن حەمەق ئەلخوزاعی یەکێکە لەوانەی ڕەضی الله عنه سەری دەبڕێ سێم شەڕی جەمەل لە ئاکامی ئەوەدا لە پێناو دەسەڵات دێتە ئاراوە کاتێک دەسەڵاتی ئیسلامی دابەش دەبێت ئومەویەکان لەولا ئیبن هیشام لەولا ئیبن خانەوادەی ئەبوو بەکر تەیم عائیشە و زوبەیر و تەڵحە کۆ دەبنەوە کە بچن بۆ نمونە شەڕی عەلی بکەن بۆچی موسڵمانان دەڵێن چووە ئەلەساس داوا لە عەلی بکەن تۆڵەی خوێنی هین بکاتەوە چی پێ دەڵێ عوسمان بکاتەوە باشە دادە ئایشە گیان ئەگەر تۆ دەتەوێت بچی داوای تۆڵەی خوێنی هین بکەیتەوە عوسمان بکەیتەوە چ پێویست بەوە دەکرد نزیک بە 40-50 هەزار سەرباز لەگەڵ خۆت بەی هەمویان بەچەکەوە سەیرە 40-50 هەزار کەس بەڵام هەر خۆی ئایشە ڕقی لە عەلی بۆتەوە پاش مەوزوعی بۆ نمونە قەزیەی سەفوان لەگەڵ کاتێک عەلی یەکێک دەبی لەوانەی کە قسە دژ بە ئایشە دەکات و داوا لە موحەممەد دەکات کە دەڵاقیدا و پێش ئەوەی بچن تەڵحە دەڵێ سەیرکە ئایشە دەڵێ تۆ دەبی مەحرەمت لەگەڵدا بێ ڕاستەکەی تۆ بۆت نییە دەربچی بەمەرجێک ئەگەر هاتوو تۆ خۆت لە من مارە بکەی ئەو کاتە دەتوانی من بە مەحرەمت خۆی مارەیەکە ئایشە مارە دەکات لەگەڵ خۆی دەچن لە شەڕی جەمەل تەڵحە دەکوژرێ و ئایشە ڕەوانی دەکەنەوە ئەلی سەر دەکەوێت وەلحاصل دەیانەوێ خەلفیەتی ئەم شەڕە بشارنەوە جارێشتر چ خاڵی چوارەم مسلمانان درۆ دەکەن بۆ ئەوەی نیشانی نەدەن کە خلافەتی ئیسلامی هەر لە سەرەتاوە گاڵتەجاری بوو بە گاڵتەجاریش دەمینێتەوە نانەوێ ئەم ڕووداوانە بە خەڵک بڵێن چکە ئەو ڕووداوانە بە خەڵک بڵێن خەڵک دەڵێن خلافەتی ئیسلامی گاڵتەجاریە و باسی چی دەکەن ئەو یاوەرانەی لەگەڵ موحەممەد ژیاون کە لەگەڵ موحەممەد ژیاون ئاشنایەتیان بە قورئان و ئەحادیث هەبووە لە ناوخۆیان شەڕیان کردووە لە پێناو دەسەڵات ئێستا ئێوە 1400 دواتر هاتوون داوای خلافەتی ئیسلامی دەکەن ئەم گاڵتەجاریە چییە دەیان ئەم گاڵتەجاریە لە خەڵک بشارنەوە خاڵی پێنجەم دەیانێ ئەوە بشارنەوە کە عوسمان گەندەڵ بووە کاری خراپی کردووە ئازار و ئەشکەنجەی یاوەرەکانی داوە بۆچی چکە گەندەڵێک ئەو قورئانەی کۆ کردوتەوە کە ئەمڕۆکە بەدەستمان گەیشتووە گەندەڵێکی وەکو عوسمانی کوڕی عەفان قورئانی کۆ کردوتەوە کە ئەمڕۆکە بەدەستمان گەیشتووە گەر هاتوو کەسێک پارەی بەیتالمالی موسڵمانانی بە فیڕۆدابی گەندەڵی کردبێ خزم و خزمایەتی کردبێ ئەو هەموو کارەی کردبێ گەرانتی چی ئەو قورئانەی کە ئەمڕۆکە بەدەستمان گەیشتووە هەمان ئەو قورئانەیەکەوە موحەممەد کاتی خۆی گوایە دای بەزاندووە لێرەدا بابەتەکە کۆتایی هات هیوادارم سوتان لەو بابەتە وەرگرت بێ ئەو پەڕێزم هەیە بۆتان بەڵێ زیاتر لە 30,000 کەس کوژرا بەڵێ نانە سەرەوە بابەتە بەس زیاتر لەسەر قەزیەی عوسمان ئەوە بابەتەکە بوو زۆر بە پوختی زۆر بە کورتی مختصری سەبارەت بە کوشتنی عوسمانی کوڕی عەفان لە ساڵی 83 ساڵ دەبی دەکوژرێ و کاتێک دەکوژرێ ڕێگا دەگرن لەوەی کەوا تەرمەکەی لە تەنیشت گۆڕی موحەممەد بنێژرێت چکە عومەر و ئەبوبەکر لە تەنیشتینە دەیانەوێت لە گۆڕی موسڵمانان بینێژن ڕێگای لێ دەگرن دەڵێن ناوی بنێژرێ لە گۆڕەپانی جووەکان دەینێژن کە گۆڕەپانی موسڵمانان جەنەت البەقیع دەبی لە گۆڕەپانی جووەکان دەینێژن دواتر لەگەڵ تێپەڕبوونی کات گۆڕەپانی جووەکان تێک دەدەن ئەو بربەستەی لە نێوانیانە تێکەڵ دەبێتەوە جا کوردی موسڵمان ئاشنایەتی بەوەی ڕۆژێکیان کەسێک جوێنی بۆ دەنووسم دەگوت تۆ گەوجی نازانی لە گۆڕەپانێک نیژراوە بە ناوی جەنەت البەقیع کەوا هی موسڵمانانە کەی موسڵمانانە ئەو گەوجە نازانی تەنانەت بە پێی سەرچاوە ئیسلامیەکان دەڵێن لە گۆڕەپانی جووەکان نێژراوە هیوادارم بابەتەکە سوودی هەبوو بێت من سەرچاو کاتێک شاد بۆی بەڕێز و ئازیز هەر بژین